سپاسان لێبێ و ئەم کاتتان باش خۆشحاڵین لە بەرنامەیەکی تری تایبەت لە کەناڵی هیواوە بینەران ڕاستەوخۆ لەگەڵتانین. لەم بەرنامەیە تایبەت دەبێت لەبارەی ڕێگریەکانی بەردەم ئازادی ڕادەربڕین. پرسی ئازادی ڕادەبڕین وەک دەبینین تا دێ زیاتر ڕوبەڕووی فشار دەبێتەوە لە داخستی کەناڵەوە بۆ ڕەشبگیری خۆپیشاندەران وەک لە ماوەی ڕابردوو و گرتنی نووسەران و چالاکوانان و هاوڵاتیان تا گەیشتە ئاسیەوەی کە ئەمڕۆ دەبینین بە شێوەیەکی گشتی قەدەغەکردنی خۆپیشاندان و چالاکی جەماوەری لێکەوتۆتەوە. یان بە دۆشتی دەتوانین بڵێن ئێمە لە دۆخێکا دەژین کە باری نائاسایی ڕاگەیاندرا، ینی جێبەجێ دەکرێت بەڵام لە ئاسی فەرمیە ڕانەگەیاندراوە. ئازادی میدیا و خۆپیشاندان ئێمە وەک دەبینین یعنی بەشێکە لە چوارچێوەی ئازادی ڕادەربڕین و خۆی لە جەوهرە میکانیزمێکە بۆ زەمانەتی بەشداری سیاسی و فکری و کلتوری و گەیاندنی بڕۆڕا و لە هەمان کاتیشە کۆڵگەیەکی گرنگی دەسەبەرکردن و پاراستنی فرەیی پلۆرالیزمە و ئەمە ئێستا دەبینین ئەم دۆخە لە بەردەم ئەم بابەتە لە بەردەم هەڕەشەیەکی گرنگدایە. هەر لەبەر ئەوەش دەبینین لەبەر گرنگی ئەم بابەتە لە پەیماننامەی نێودەوڵەتی مافە سیاسی و مەدەنیەکان وەکو مافێکی بنەڕەتی ناسێنراوە. هەر بۆیە یعنی ئەم دەسەڵاتە بە هیچ حکوومەت و دەوڵەتێک نەدراوە کە بیدایان لێ بسەنێتەوە، بەڵکو ئەرچیانەوەیە تەنیا لە چوارچێوەی تەشریعاتی ناوەخۆیی ڕێکی بخەن. بەگشتی لە هەولێر و لە دهۆک ئەم مافە بە تەواوی قەدەغە کراوە لە ناوچەکانی سلێمانی تا ئاستێک ڕێگا پێدراوە دواتر سەرکوت دەکرێت وەگەوەی بینیمان ئێستا دۆخی ئەوێ هەمان دۆخی شاری دهۆک و هەولێرە و لە ماوەی ڕابردوو دەیان خۆپیشاندان و چالاکوان ڕوبەڕووی زیندان و هەروە لێدان و دەستگاکانی ڕاگەیاندن ڕوبەڕووی داخستن و پێشێکاری گەورە بوونەوە و ئێستا چەندین کەس لەسەر بیرۆڕای سیاسی و بیرۆڕای ئازادی ڕادەربڕین و لەسەر مافی قسەکردن یان خۆپیشاندان لە زیندانەکانی هەرێمی کوردستاندا. دەتوانین بەجێ لە جۆرەکان ئاماژە بۆ بکەین کە ئەم بارودۆخەی ئێستا یعنی درێژکراوەی هەمان ئەم دۆخەیە کە لە ماوەی ڕابردوو لە چوارچێوەی یاساکان هەوڵی قەدەغەکردنی خۆپیشاندان و وەگۆڕینی لە ئاگاداریەوە بۆ مۆڵەت درا و دواتر بینیمان ئەمە گوازرایەوە بۆ ڕێنماییەکانی وەزارەتی ڕۆشنبیری و هەروەها دواتریش لە ئەرزی واقع بینیمان کە بارودۆخی خۆپیشاندانەکان چی بەسەردەهات. ترس لە ئازادی لە چیدایە، چی بکرێت دژ بە ڕێگریەکانی بەردەم ئازادی ڕادەبڕین، چۆن داکۆچیکردن لە پرسی ئازادی ڕادەبڕین لە پرسێکی نخبەوی بکەینە پرسێکی کۆمەلگایی و جەماوەری کاتێک ئازادی هەمووان دەکەوێتە بەردەم مەترسی تاچەند خۆڕێخستنی چالەگوانان و ڕۆژنامەنووسان و هاوڵاتیان بەگشتی لە چوارچێوەی تۆڕ و کاری هاوبەشی بێکەوەی ئەمڕۆ بۆتە پێویستیکی ژیاری. گفتوگۆی تەوەری ئەم بەرنمەیە لەگەڵ هەریەک لە هاوڕێیان و ڕۆژنامەنووسان شوا محەممەد جەمال چەلکی، مامۆستا کامیل مامۆستای زانکۆ، کاکشوان و مامۆستا کامیل لە سلێمانیەوە لەگەڵمان دەبن، سەیدا جەمال چەلکی لە دهۆکەوە بە خێراتنیان دەکەم و هەروەها پێش گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە بە گرنگی دەزانم کە هەر لە درێژەی کاردانەوەکان دژ بە پێشەلکاریەکانی ئازادی ڕادەربڕین لە چەند ڕۆژی ڕابردوو نزیکەی 200 کەس لە ڕۆژنامەنووس و ڕۆشنبیر و هاوڵاتی و چالاکوانی سیاسی و چەند ڕێکخراوێکی شتیاندا بەیاننامەیەکیان بە ناونیشانی لەبارەی دیاردەی ڕەشبگیری و قەدەغەکردنی بیرۆڕای سیاسی بە زمانەکانی کوردی، عەرەبی، ئینگلیزی بۆ ڕای گشتی ڕاگەیاند. من زۆر بە کورتی دەقی بە پێویستی دەزانم دەقی بەیاننامەکە لێرە بخوێنمەوە. دەڵێ لە دوای دەرکەوتنی زیاتری شکستی سیستەمی ئابووری و سیاسی هەرێم و زیانەکانی لەسەر هاوڵاتیان یاریمی کوردستان و هەڵکشانی بزوتنەوەی نەڕەزایەتی کۆمەڵایەتی، گرتن و زیندانیکردنی هاوڵاتیان لەسەر دەربڕینی بیرۆڕا بە شێوەی ڕەشبگیری بۆتە دیاردا. لەم ماوەیەدا سەدان هاوڵاتی لە سەرتاسەر یاریمی کوردستان تەنانەت لە دەرەوەی یاسا ناعادیلانەکانی خۆشیان دەستگیر کراون و دواتر کەیسی ساختیان بۆ دروستکراوە بۆی بەشداریکردیان لە خۆپیشاندان و دەربڕینی بیرۆڕای سیاسیان. دوایین کەیس لە ڕێکەوتی 26/12/2020 لە شاری هەولێر کە هاوڵاتی مازن جەمیلەیە قوتابی قۆناغی پێنجەمی کۆلیژی پزیشکیە لەلایەن
بنکەی ئاساییشی ناز بانگ دەکرێت و لەو کاتەوە بێسەر و شوێنە بەبێ ئەوەی کەسە نزیکەکانی بتوانن بیبین و تەنانەت پارێزەریشی نییە. وەک کەس و کارەکەیان ئەمەیان پشتڕاست کردوێتەوە. لە درێژەی بەیاننامەکە ئاماژە بەوە دەکا ئەوە لە کاتێکدایە تا بە ئێستا چارەنووسی بەدەل بەرواری و شێروانی و دەیانی تر کە ناسرااو نین لە سنووری هەولێر و سلێمانی لە ڕانیە لە دهۆک لە منتیقەی بادینان ڕوبەڕووی دەستگیرکردن بوونەتەوە و هەندێک لەو ناوانەی باسم کرد زیاتر لە 2 مانگ تا 3 مانگە دەستگیر کراون. ئێمە بەڕای گشتی ناوخۆی و جیهانی لایەنە پەیوەندیدارەکانی ڕادەگەێنن سەرڕای سەپاندنی سیاسەتی بەرچیکردن و هەڵکشانی نادادپەروەری و بێکاری و نەبوونی هیچ زەمانەت و بیمەیەکی کۆمەڵایەتی و تەندروستی هیچ نەفەسێک بۆ ئازادی ڕادەبڕین و مافی خۆپشاندان و چالاکی جەماوەری و فرەیی سیاسیش نەهێڵدراوەتەوە. ئێمە لەوانەی لە خوارەوە ڕواژومان کردووە داوا دەکەین بە زووتری کە جیراوەکان ئازاد بکرێنەوە و پێشێرکاری و دەستدرێژانەی بەشێک لە هێزانیەکان ڕابژیرێت و چیتر ڕێگە نەدرێت لایەن حزبە دەسەڵاتدارەکانەوە بەکار بێندرێن بۆ شکاندنی شکۆی هاوڵاتیان و ڕێگری لە ئازادیەکان لە پێناو درێژەدان و شاردنەوەی ئەزمموی شخصخواردووی ئیتیلافی حکومڕان هاوکات لە پێناودا کۆچیکردن لە ئازادی دەربڕین و مافە سیاسی و ئابوووریەکان و پاراستنی سەلامەتی گیانی هاوڵاتیان بە تایبەتی ئەوانەی ڕوبەڕووی گرتن و ئەشکەدەدان و تۆمەت دروستکردن دەبنەوە بانگەوازی پێکێنانی تۆڕێکی فراوانی هاوبەش لە ناو دەرەوەی هەرێمی کوردستان دەکەین واتە ئەم کەمپینە داوا دەکا هەر کەسێک دەیەوێت بەشدار بێت لەم تۆڕا بەشە ڕاستەخۆ پەیوەندی پێوە بکاتن. لە کۆتایی بەیاننامەکەش ناوی دووسەران و ڕۆژنامە نووسان و ئەم کەسانی تێدایە کە واژووی بەیاننامەکەیان کردووە. جاریشتر سڵاوتان لەبێ هاوڕێیان کاکشوان لە جەنابتەوە دەست پێ بکەم پرسیارەکەەوە ئەوە بکەم دۆخی هەرێمی کوردستان بۆچی بەم ڕۆگەیشت لە ڕاستیە پرسیارێک ڕوبەڕوومان دەبێتەوە یعنی من پێم وایە لەوە دەرچووە کە ئێمە شەرحی ئەوە بکەین لە شوێ ئینتیهاکەیە و جۆری ئینتیهاکەیە من پێم وایە سەرڕەنگە سوالەکە بەم ئاستە بێتن کە بۆچی دۆخەکە بەمەی ئێستا گەیشت لە کاتێکە بازگەوە دەکرا هەرێمی کوردستان لە قۆناغی ئینتیقالیە و هەرێمی کوردستان بەرەو دیموکراسی تەنگاو دەنێ بەڵام داتایەکان پێمان دەڵێن کە ڕۆژ بە ڕۆژ پێشێرکاریەکان لە هەڵکشاندایە تا گەیشتۆتە ئەم دۆخەی ئێستا کە هیچ کەس لە شارەکانی کوردستان ئەمڕۆ ناتوانێت خۆپیشاندان بکە یان کە کاتێک دەنووسێ و چالاکی سیاسیەکە هەز بە ترس و هەز بە نیگەرانی نەکاتن. تێگەشتی جەنابتان لەم بارەیەوە ئەگەر دەنگەکەت بکەیتەوە هاوڕێشوان میوتە. ئەم کاتتان باش سوپاسی ئێوە کەمە هەروە ڕێزی تایبەتیم بۆ دوو هاوڕێ خۆشەویستە هەیە و هەروە سوپاسی ئەو براداناکەم کە بینەرمانە بن ئەو هاوڕێیانای تر ئافرەت بن یا پیاو ئەزانی هاوڕێ ئەگەر ئەم بابەتە چەند جارێکی قسەی لەسەر کراوە ئەمە پەیوەندی هەیە بە تەسەوری من بە پێشکەوتنێکی ژیانی حیزبایەتی لە کوردستانە بەڕوە خراپەکەیە ئەمە بەو مانایی کە ئەگەر ئێمە سیرگەین لە چەند ساڵی ڕابردووە لە سەردەمی بڵین حکومڕانی مەسعود بەرزانی و جەلال تاڵەبانیە ئەتوانین ئێستا ئێمە کە گەیشتونەتەم ئاستا بڵین ئەو قۆناغێکی تاوا جیاواز بوو لە ئێستا و ئێستا ئێمە لە قۆناغینەوەی دووەمی بەرزانی و تاڵەبانیەکان ئاژین کە قۆناغێکی تا ڕادێکی زۆر مەترسیدارە. ئەم دۆخە بەرەنجامی کەڵەکەبوونی دوو ڕەگەزی گرنگە یەکێکیان مەسەلەی سەرمایەیە کە لە دەستی نەوەی دووەمی بازانی و تاڵەبانیەکانە گرت بووەتەوە و ڕەگەزی دووەمیشیان کەڵەکەبوونی هێزە لە دەستی هێزە بەڵێ لە دەستی ئەم دوو نەوەیە لە بەرزانی تاڵەبانیەکان و لە نێو ئەویشانە دەستی چەند کەسێکیانە یعنی ئەو کەڵەکەبوونە ئێستای بینین بەشێکی زۆری لە دەستی بڵین مەسرور بەرزانیەکە هەم سەرۆکی حکوومەتە و تا ئێستا شەر خۆی بەرپرسی دەستگای بڵین ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمە و هەروەها لەم داشەوانە لە دەستی هەردوو هاوسەرۆکی چێتیا بە تایبەتی لاهوری شێخزەنجیا کۆبەتەوانێ کامانە پێشەوەی هەر پێشەوەی کەسێکی سیاسی من کەسێکی ئەمنین و بە تەجروبەی گەلانی ئەم ناوچەیەش ئەم کەسامنیانە کە دەسەڵاتیان گرتوۆتە دەست
وەلەوانەیە لەسەر ئاستی جیانی شەنە تەجاریبی وامان هەبێ ئازادیەکان ئازادی ڕۆژنامەگەری ئازادی بیرروڕا ئازادی خۆپیشاندان و ناڕزایەتی دەربڕین بەرەو ئاستەنگ و بەرەو بەرتەسکردنەوەی ئەو مەودای ڕۆشتووە کوردستانیش بەو دۆخات تێپەڕێەوە کە من بە تەسەوری من دۆخێکی خەتەرە و ئێستا ئەمانە لە ترۆپکی دەسەڵاتان من قەناعتم وایە ئێستا و دەسەڵاتی لای مەسعود بەرزانی هەیە هەم لە ڕووی مؤسساتی حکوومەتەوە هەم لە ڕووی مؤسساتی ئەمنیوانەیە ئەوەی لای لاهوری شێخجەنجیش هەیە کە ئەوەی لە سلێمانیش حکوومەتێکی قوڵە بەڕاستی حیزب حکومڕانە و ئەژنا مؤسساتی حکومی هەر کۆمپارسێکن بۆ حکومڕانی ئەم ناوچانەش ئەمانە بەرپرسن لە ورد و درشتی هەموو بابەتە سیاسی و میدیایی و ئابووری و ئەمنیەکانی ئەم ناوچانە و ئەمانە حیزبۆکراتێکن بەسەر دەسەڵاتی هەرێمەوانێ دەسەڵاتە دامەزراوەکانی هەرێمەوانێ و دۆخی ئەم کوردستانە بم ئاستەگەیانەوە کە گەیاندویانەوە من قەناعەتی شمایە چ لە وردەوردە ئەم دوو ستراکتۆرە چونکە دوو ستراکتۆری بنەماڵەیین هەردوو حیزبەکە و لە نەویشانە ئێستا ئەوەی باڵادەستە خەڵکانێکی ئەمنین ئەم دوو ستراکتۆرە استراتیجیانیەکە لەوانەیە جیاواز بن لە هەنێ وردەکاری بچووکە بەڵام استراتیجیانیەکە و ئەوەی لە هەولێر و دووە ڕوویاوە دوێنێ و پێرس بێنش پێشبینی کە لە سلێمانی ڕووبە بەڵام ئەوەی کێسە لە سلێمانی بەو شێوە توینە نییە هەرچەنە لە خۆپیشاندانی ئەخیری سەرەتای مانگی ڕابردووی کۆتا مانگی ساڵی ڕابردوودا تقریبا ئەو جیاوازە زۆر کەم بۆ توانێت لێرەش ڕۆژ بگیرە بوو لێرەش میدیا ڕاجرا لێرەش ڕۆژنامە نووس گیرا لێرەش خەڵکیی زۆر جیران و خەڵک کوژراوە مقڕا سوتاوە بارگای حیزبەکان سوتاوە هەروە حتا مؤسساتی حکومی بەڵام ئەوەی ئەمەوێ بیڵێم کە وردە و لەگەڵ چوونە پێشەوەی ململانیەکانیش لە ناوچەکانی سلێمانی زۆر جیاوازی نامێنێت لەبینی ئەو دوو پێکاتەیە ئەگەر ئەو هێزە کۆمەڵایەتیانەی ترکە لە دەرەوەی هێزە سیاسی کۆمەڵایەتیانەی ترکە لە دەروی پارتی وێچێتین بیل لە هەواهەنگی نەکەنەوە بیل لە پرۆژەی هاوبەش نەکەنەوانێ ئەو پرۆژە هاوبەشە هەر نابێت پرۆژێکی سیاسی بێ بەڵکو پرۆژێکی کۆمەلگاییش بێواتە لە سەراستی کۆمەلگاشە خەڵک بەشداری تیا بکات و نوخبەکان بەشداری تیا بکەن ئەمە بەو مانایە نامانە بچن هێزی سیاسی دروستکەن و بچن ململانەی سیاسی لەگەڵ مێزانە بکەن بەڵام هەرێکی و لە موقع لە پێگەی خۆیوانێت داکۆشی لە مافی خۆی بکە لە مافی هاوڵاتی بوون کە لە پرسەکانی ئازادی ڕۆژنامەگەری ئازادی بیرروڕا بکە من قەناعەتم وایە پلاتفۆرمێکی وا بەرفراوانی سیاسی کۆمەڵایەتی جەماوەری کە تایتڵیەکی ئەوەی هەبێ قسە لەسەر ژیانی هاوڵاتی هەم بڕوە ئابوووریەکەیەوە هەم بەڕووی دەستەبەرکردنی ئازادیا بکە ئەوە ڕەنگە بێ بە بەشێ لە چارەسەر بەڵام ئەمەش ئەکەوێتە ململانیشی گەورە لەگەڵ ئەو دوو هێزا چونکە ئەو دوو هێزە هەردوو هێزی ڕوود نین لە هەرێمی کوردستانە بەڵکو ئەم دوو هێزە بەشدارن یان هاوبەشن لە منزومەیەکی سیاسی ئەمنی ئابووری ناوچەکە واتە تۆ دەستبردن بۆ گۆڕینی حکومیەتی و پارتی بە شێوە لە شێوەکان دەستبردنە بۆ گۆڕینی سیستەمی ئەمنی و ئابووری ناوچەکە ئەمە بۆ مانای نییە کە ئەمە خاڵێکی جابی بێمە بۆ مانایە کە ئەمانیش بوونەتە بەشێک لەم ئەنزیمە استبدادیە سەرکوتکاری کە لە ناوچەکە هەیە ئێمە بینینە پێشاوی خۆمان لە ساڵانی دوای دروستبوونی گۆڕانە خۆ چەند خولێک لێرە لە گۆڕان لە یەکێتی نیشتیمانی کوردستانی بەدەوە لە هەڵبژاردنەکانی جومنی پارێزگاکان و لە هەڵبژاردنەکانی پەرلەمانە بەڵام بۆ جێگۆڕچیە لە دەسەڵاتان نەکرایان بەنیوە ناچڵی کرایان زیاتر شتێکی فۆرمی بوو شکلی بوو کرا لەبەرەوەی یەک دەسەڵاتێکی وەکو ئاماژەم پێکە دەسەڵاتێکی قوڵ هەیە دوو ئەمانە بەشێکن لە منزومە ئیقلیمی و هەرێمایەتەکەی ناوچەکە کە ڕێگە نادا و گۆڕانکارە نەبکرێ بە تایبەتی ئێران و تورکیا بۆیە من وابینم بەڵام ئەمە نابێ بێ ئومید بین بەرامبەر ئەوەی کە ئەکرێ گۆڕانکاری بکرێ و ئەو گۆڕانکاریان لە سەراسی کۆمەلگا بکرێ دەست خۆش ینی داخلێکی گرنگ بوو لە ڕاستی لەلای من و بەستنەوەی ئەم دۆخە با بڵێن سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان وەکو دۆخێکە ئاماژەت پێکرد لە قەیرانێکی گشتگیردا ئەمە زۆر گرینگە دواتر لە بەشی دووەمی با بڵێن مداخەلەکەت کە لەبارەی کە ئەوە بوو کە چی بکرێت چۆن ئێمە با بڵێن چوارچێوێکی کاری هاوبەش دروست بکەین لە بەشی دووەمی بەرنامەکە بە چڕی لەسەر ئەم تەوەرە گفتوگۆ دەکەین و ئەو کات دەمەوێت بڵێم لە ڕاستیە ینی زۆر نزیکم لەگەڵ ئەم خوێندنەوەی جەنابەت من ئەمڕۆ وتارێکم لە هەفتەنامەی ڕێگای کوردستان بڵاوەتەوە ڕێک هەر ینی ئەم تێگەیشتنە دەپێکم کاک مامۆستا کامیل
تێگەشتنی جەنابەت لەوەی کە جەنابەت وەکو مامۆسایەکی زانکۆ و شارەزا لە بواری ڕاگەیاندن لە جامعی سلێمانی مامۆستا دۆخی ئازادی ڕادەبڕین ئێمە ئەم دۆخە تا چەند علاقەی بە بابەتی باڵێن ئیشکالێتی حکومڕانیەوە هەیە و قەیرانی سیستەمی حکومڕانی هەرێمی کوردستانەوەیە وەکەوەی کاک شوان ئاماژەی پێکرد. ئەگەر سەوتەکەت بکەیتەوە مامۆستا کامیل میوتە بەڵێ ئەمە جارشکە میوت بۆ ینی داخرایەوە جارێکتر ئێستا تەواوە بەڵێ مامۆستا کامیل جارێکی تر ئێستا باش مامۆستا کامیل پێچێ کێشەیەک لە دەنجی تۆ هەبێ من لە ڕاستیە گوێبیستی نابم تا چارەسەری دەنگەکەکەیت دەچمە لای سەیدا جەمال چەلکی لە دۆک سەیدا هەمان سوال بۆ جەنابەت میوتەکەش بکەرەوە سەیدا راستی مجارا آزادیا را در برین مجارا که گله که گرینگ بود جواکی ما و ما که هر تاکه که یعنی کود بیا آزادیا را در برین داخواز جهان که باشتر جهان که بختور بکرد و ما پیویه که ممارسه آزادیا بکتن بی که ترس و بیال برانبر به افکار اینان وکرنو جواکه که وکری جواکه که پری عدالت جواکه که پری پرسید ما مروی برای آزادی را در برین تهنجی بجی کردن راسته یعنی گلک حکومات برنامه خود اشارات پندید کن که اوجد گل آزادی را در برین نه لیدما تیت سر مجال پراکتیکه برو واجه اتجاه آزادی را در برین گاوات ها بیشن یعنی کشه اوه بیشین ما في هر دستالاتا که هندک پرساد یعنی دش رواسید بطایبتیجی پرسیم که کراهیتت این نپیش پرسید تحریزت این نپیش پرسید تشیرت کن ما فکر سروشتیه دستالات دجی اوان پرسان هلویست ورگرید ریکل اوان بزاوان بگریدن لیکیش از سرکی اول که دستالات فاسد دستالات گندل هولدن یعنی دستالات بکاربینن الهمبری بیدن کرنا دنگن نرازی بونن و بریا در اخستنا هند یاسایان یانجی بریا پیدا کرنا اتمسفر و اجواء ترسی اجواء فوبیاه و امزانی جی یعنی مجارا آزادی را در برین مجارا که تیگه و تیگه که گلکی کبنه بری 300 ساله یعنی بابته هبوا اللي حتانو كاجي وكي بيجي مجاركانية مجاركة كفن نبوا كل بيجي سرتاسري جهاني ايدي آزادي را در بريني برسكا ريجية كيجان حكومات يعني ابيت كوش برسا آزادي را در بريني دترسن يعني زيدا او حكومات بيروقراط او حكومات اوليغارشيك حكومات كو همو چمكن ده صلاة احتكار كان منوكولات كان یا دستالات فاسد اولا گلک آزادی را در برین دترسن یعنی اف حکومت جی گلک جارت آمدن همی ریکه که همو وسایل که بکار بینن الهمبری آزادی را در برینه حتی جی اگر یعنی داخوازت خلکی داخوازت فپیشانده را یا کسی نرازی یا کسی برهلسکار بود دستالات داخوازت و داخوازت سروشتی جی بین مثلا پرسا راتبایا پرسا دنگدانه پرسا
تفکیر کردن با آراسای که مخالفی در سلاطیان پیشنیار کردن هند افکار و ایدیات نی یانجی مطالبه کردن بو جواکه که بکری جواکه که شفاف اوان داخوازان جی که بین داخوازت گلک سروشتین در سلات اوان جی یعنی بگفل سر باش روز و آینده خود زانیتن یعنی در سلات یعنی هر تشتکی به نیاری خود زانیتن چونکه در سلات بینگاه خدا در سلات که فاسده اوجی چون یعنی دجاتی البرانبری اوان کارتینیتن گلک ریکیت یعنی هندک ریک راسته خود دولت بیجیتن موقف فعلانیت کتن که هم دجی خوبیشاندان اینه هند ریکن دید دجاعت کرنه بکارتینیتن اوجی ریکت نراسته خونه غیر مباشر ریکت غیر مباشر دجاعت کرنه زیدت چه بیابدانه که دستیت بشارتی یا پیدا کردن سیناریوهاتا دجی کسیت نرازی دجی شقام نرازی دجی خلق بر هلسکار کارتینیتن یعنی ویدی ماهی که داخواست سرمافت گله که ساده هات نکرن لی آراسا خو پیشاندان السلیمانیه برف اتجاه که دی تری خراب دایاره گورنی رینامجی او دستی بشارتی اوید که در صلاة بوجي قالك جرى بحثت كر الجورني رينا من يعني او دست يا الهميون ذكر او كو دست دا صلاة خوبن البشت ابي مسألة چون که سلطاندنا بارگاه و دوم و دستگاه حکومت اول نما طالبت بیجین یه سرکیت خوبیشان درانه دواتر دقرنا مولاد بتایبتی لسر يعني اگر فيوز بك لسر عندي تایبت مندي ازادي را دبرين لسنوري دوك ما متكامل بما صدقت واضحه بسيارك ولا راسي ما سؤال بدنا بيشتا كدوخه كبوشي بمي يساقيج لكاتك يعني باراستيش للراستيه بيركاتو ليش تتواني بلين كاستاريمي كردستان قراوات ومربعي اول شوار قوشي كم لزوربي بواركان وبتايبتي لبواري ازادي را دربرين ما بس مع ازادي ميديا وازادي خودستاندان ودربرين بيروا بشوي شي بله هەڵبەتە دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان لەو کاتەوەی کە یەکێک لە دەستگا شەرعیە هەڵبژێردراوەکان کە پەرلەمانی کوردستان بوو دایخست و حسابی بۆ ڕای کۆمەلگای نێودەوڵەتی نەکرد و حسابی بۆ ڕای شەقام نەکرد لەسەر ئاستی هەرێمی کوردستانەوە بەتایبەتی ئەو کاتەی ئەو دەوڵەتە زلهێزانە چاوپۆشیان کرد لەوەی کە بۆ وڵاتێکی دەوڵەتێکی وەکو ئەمریکا چاوپۆشی کرد لە دەستا و دەستنەکردنی دەسەڵات لەلایەن بۆ نمونە سەرۆکی ئەو کاتەی هەرێم و کە ئامادە نەبوو دەستبەرداری پۆستەکەی بێ و ئەمریکا زۆر بەڕوونی بە واضحی بەرەی ئەمریکا کە بانگەشەی دیموکراسی ئەواناکە بەرەی دەسەڵاتی گرت نەک بەرەی خەڵک و بەرەی ئۆپۆزیسیۆنی نەگرت و پشتی ئۆپۆزیسیۆنیدا لە ئەرس لە بەرامبەرەوە پشتگیری سەرۆکی هەرێمی کرد کە ئامادە نەبوو دەسەڵاتەکەی دەستبەرداری دەسەڵاتەکە بێ و ئامادە نەبوو تا دوایی خۆتان نەزانم بەهۆی هەڵەی ڕفراندۆمەوە ناچار پاشەخشەی کرد لە دەسەڵاتەکەی کە ئەمە نقطەی قووەت بوو داخستنی پەرلەمان و پاشەخشە نەکردن لە پۆستی سەرۆکی هەرێم و مەسەلەی سیستمی سەرۆکاتی پەرلەمان یا سیستمی سەرۆکایەتی وەمانە سیستمی پەرلەمانی یا سیستمی سەرۆکایەتی ئەمان نقطەی ئێغرا ینی مەغروربوونی دەسەڵاتی سیاسی بوو لە هەرێمی کوردستانە نقطەیەکی زۆر ڕوونی بەڵام مامۆستا میوت بوو مامۆستا لەگەڵ دەنگەکە میوت بوو مامۆستاکانی لای منەوەنی نقطەی سیاسی نقطەی ئەساسی ئێغرار مەغروربوونی دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستانە تەئسیری هەبوو لە پاشەخشە پێکردنی ئەوەی کە پێوتێ ئازادی ڕادەربرین و حساب نەکردن بۆ هیچ ڕایەکی میدیا و ڕای ئازادی خوازان ڕۆژنامەنووسان و هەموو ئەو گروپ و
یەکانەی کە لە کۆمەلگای هەن و قۆناغێکی تریش یاخود بڵێن نقطەیەکی تریش پاشەکشەی ئۆپۆزیسیۆنی سیاسی بوو لە هەرێمی کوردستان. ینی بەڕاستی ئێمە بمانەوێ نەمانەوێ کاتێک کە ئۆپۆزیسیۆنی سیاسی لە هەرێمی کوردستان لاوازە بێ ئازادی ڕادەربڕینیش پاشەکشەکە. ئۆپۆزیسیۆنی سیاسی لە هەرێمی کوردستان کە لاوازە بێ و کە بەشێک لە ئۆپۆزیسیۆن دەبێتە بەشێک لە دەسەڵات و دواتر پاشەکشە لە هەموو ئەو بانگەشانەی کە پێشتر دەیکرد بۆ پشتیوانی ئازادی ڕادەربڕین کاتێک کە پاشەکشەکە بەڵێ دەسەڵاتی سیاسی ئەوەی تر مەغرورە بێ. ئەمە خاڵی دوم. خاڵێکی تر خۆتان نەزانن یەکێک لە کێشەکان لە هەرێمی کوردستان مەسەلەی دادگاکانە. دادگا و دادوەر لە هەرێمی کوردستانت بوونەتە وەسیلەیەکی گرنگ ئێستا بەدەست ئەشخاصی سیاسی و بەدەست هێزە سیاسیەکانەوە. ئێستا تقریبان هیچ هەناسەیەکی ئەوتۆ لە ناوەن دادگاکانە نەماوە. زۆر کەم دادگاکان پشتیوانی ئەوەی کە پێوتێ ئازادی ڕادەربڕینەوەی کە لە یاساکانی خۆیان هاتووە ئەو یاسایانەی کە خۆیان دایانناوە. بۆیە ئەوە یەکێکی ترە لە نقطەکانی دروستبوونی ئەم دۆخە کە دادگاکان بەشێکن لە بەشێکی گرنگن لە وەسیلەی ناویشی دەنێت ینی شوناسویان تەسمیم دۆخە لای جەنابەت ینی چییە ئێستا ئەوەی دەبینێ ینی بە جۆی لە ڕاستیە مافی دەربڕینی بیرۆڕا لە سەرتاسەری هەرێمی کوردستان ناوڵاتیان قەدەغەکراوە. طبعا بیانی خۆیان هەیە بۆ قەدەغەکردن ئەمان بواری میدیا و ئازادی ڕادەربڕین ئیشدەکە دەبینین لە بارودۆخێکایە چەندین ڕۆژنامە نووس و خۆپشاندە تا بە ئێستا لە زیندانەکانن و بەشی زۆری لەمانە کەیچیان بۆ دروستەکرێ و لە قەڵەمیش دەزانین تارەنووسیان چی بوو کاکیوە شوناسەکە چییە لە تازەترین ڕیزبەندی بۆ مەسەلەی ئازادی بیرۆڕا لە دنیا لە 180 دەوڵەت هەرێمی کوردستان و عێراق لە 160 دەوڵەتان ینی ئێمە لە 160 دەوڵەتان و چوینەتە ئەوەی پێوتێ ناوچەی ڕەش بازنەی ڕەش لە مەسەلەی ئازادی ڕادەربڕینە و ئەمە بەداخەوە خۆ دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان تا ئەم لەحزێش شانازی بۆواکەن کە ئێمە ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستانە بەستۆ سەری ئەو ڕقەمەکە لە 180 دەوڵەت 162 ئێمە 162 هەمینی یعنی 161 لە پێش ئێمەوەیە. بۆیە شوناسی ئەم قۆناغا شوناسی تەواو ینی تاریکبوونی ئەوەی پێڵی مەسافەی ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان و زۆر بۆ زانیاریتان زۆر نزیک بووینەتەوە لە تەواو سووربوونی تر کام دەوڵەتەی کە ئیتر لەو پەڕی دیکتاتۆریەت و لەو پەڕی پێشێلکاری لەو پەڕی تیرۆرە بەرامبەر بە ڕۆژنامەنووسانی تر ئێمە تەواو ئەگەینەوە قۆناغە ینی زۆرمان نەماوە بەڕاستی بکەوینەوە بازنەیە. بۆیە شوناسەکە ئەوەیە کە زۆر وازەحە ئەوە بە ئەرقام و بە نەتیجە زۆر باشە لە ڕاستیە ینی تەوەری زۆر گرنگ و ڕووجێنرا. من لەسەر دوو خاڵ ینی دەمەوێت تێگەشتنی خۆم دەم. خاڵی یەکەم ئەوەی ینی هاوڕێشوە مامۆستا شوان باسی کرد سەبارەت بە کۆبنەوەی هێز و سەرمایە لە دەستی باڵێن لە بنەماڵە و سیستەمی ئۆلیگارچی لە کوردستانە. من پێم وایە ئەوەی لە کوردستانە هەیە ئەندێجار کە باز لە سیستەمی باڵێن حکومڕانی دەکرێتن ئێمە ئەوەی لە هەرێمی کوردستانە لە ڕاستیە هێز تەوازودی هەیە. کاتێ هێز تەوازودی هەبێ و جیاوازی زۆر هەیە دەبێ بیکەین لە مابینی کاتێک هێز بوونی دەبێ و لەگەر دەسەڵاتی دامەزراوەی یان دەسەڵاتێکە ئەوەی لە فۆرمی دەوڵەت و حکومەتە خۆی ڕێک دەخات. ئەوەی لە کوردستان هەیە لە ڕاستیە یەکی لە هۆکارەکانی کە دۆخەکە گەڕایەوە بۆ مربعی ئەوەیش ئامادەبوون و گەشەسەندنی ئەم فۆرمەی لە حکومڕانی کە هەم لەلایەکە سەرمایە لەبەردەستە و هەم لەلایەکە هێزی لەبەردەستە ئەم حکومداری لە ڕاستیە ئەمە لە دۆخی هەرێمی کوردستانە دەسەڵاتی هێز ئامادەیە کە مەبدە و دەسەڵاتی هێز ئامادە بوو لە ڕاستیە بێگومان هیچ مانایەک وەکۆی مامۆستا کامل باسی کرد بۆ مەسلەی دادگا و بۆ دامەزراوەکانی تر یان ئەوەی پێدەوترێ مەبدەی فەسڵی سوڵتات و دەسەڵات و تەنانەت ڕۆڵی پەرلەمانیش نامێنێتەوە. و خاڵی دوام بە بنبەستگەیشتنی
سیستەمی ینی ئەم فۆرمە لە حکومداری لە هەرێمی کوردستانە پێم وایە هەموو ئاماژەکان یان هەموو ئەو پێوەرانی بۆ پێوانەکردنی دەسەڵاتێک کە 2000 بە دەسەڵاتی فاشیل ناو دەرەکە وەکۆی بەشێک لە وڵاتانی عەرەبی لەو ڕیزبەندەدان هەرێمی کوردستان لە نەبوونی دەسەڵاتی دامەزراوەیی لە نەبوونی استقراریەت لە هەڵکشانی پێشەلکاریەکان لەسەر مافە سیاسی و مەدەنیەکان لەسەر مافە ئابووری کۆمەڵایەتیەکان هەموو ئەوانە بەرەوە دەڕوا لە ڕاستی ئەم دەسەڵاتە تەواو گەیشتووە بە بنبەست ئەگە دوێنێ تووشی قەیرانێک دەبوو بە جۆریشتر پینەی دەکرد ڕاستیە ئێستا بە تەواوی ناتوانێت هیچ چارەسەرێک بکاتن ئێوە سەیری گوتاری بەرپرسان بکەن لە ساڵی ڕابردووە باسی ئەویان دەکرد کە بەجێ لە جۆرەکان ئەوان باسییان لە زۆرێک لە حکومڕانی باشە کرد باسییان لە نێشتنی پاشکەوتی موچە دەکرد باسییان لە جۆرێک لە چەمچی هاوڵاتی بوو نەکات ئێستا هەر ئەم جۆرە ئەوان ئێستا باس دەوە دەکەن ساڵی 2021 بە پێچەوانەوە لە هەموو ڕێکەوە خراپترە بێ ئەمەش هەموو دەخەنە ناو سەبەتەی با بڵێن حکوومەتی ئیتیحادی پێماوە پەیوەندی بە بەغاوەیە سەردەمانێکیش پێیانوا بۆ هەرێمی کوردستان لە قەیرانی داراییدا نەقەیرانی ئابووری بدایان جێڕایەوە بۆ شەڕی داعش و دابەزی نرخی نەوت و هاتنی ئاوەرە و کۆمەڵی بابەتی تر من پێم وایە ئەمە یعنی گەویشتنە بە دۆخێکە لە ئاستی بنبەست کاتێکە باڵێن ئەم دەسەڵاتە بە بنبەست دەگاتن بێگومان کە پێشتر ئەگەر پراوێزێک بۆ مافە سیاسی و مەدەنیەکان یان ئەوەی دەوترێت پرۆلاریزمی سیاسی مابێتەوە لە ڕاستیە ئێستا ئەمەش نەماوەتەوە یعنی تا دوێنێ بۆ نمونە باسیەوە دەکرا کە بەشێک لەم خۆپیشاندانە سەرکورد دەکرا علەساس ئەمە توندوتیژی تایە کە بەداخەوەن دێجار ئێمە ئەگەر 1000 کەس خۆپیشاندان بکە یعنی 99 کەس توندوتیژی نەکە یەک کەس توندوتیژی بکە کۆی گشتی خۆپیشاندەران بە توندوتیژی با بڵێن ناوزەند دەکەن وەکۆی سەیداد جەمالیش باسی کرد کە هەندێک ئێمە هەندێ لەو با بڵێن راپۆرتانی باسەکەن بەشێک لە دەسەڵات و ناکۆچی ناوباڵەکانی دەسەڵات دەستانی هەبوو لەو توندوتیژیانە بەداخەوە کاتێک کە دەگا بە بنبەست و ئێستا ئێمە لە مەرحەلەیەکین پێی وایە لە ڕێگای ئیجراعاتی ئەمنی و لێسەدنەوەی چۆن ئێمە ئەوەی پێ دەوترێ مافە ئابووری و کۆمەڵایەتیەکان ئێستا ڕاستی موچەکە سەرەتایی تری مافی خەڵکە ئەوە دابین ناکە هەزارە خەڵک بێکارە سەری کێشاوە بۆی ئەمانە بێدەنگ بکە پێی وایە بە ئیجراعاتی ئەمنی وەکۆی ئێستا ڕۆژنامەنووسان دەگرێ خەڵک دەگرێ و ترسێکی زۆر بڵاوەکاتەوە ینی ئەم عقلیەتە لە دەسەڵاتداری کە پێی وایە لەگای ترسەوە دەڕاستیە کارەساتە دایکی ئەم ئێوارەیە پێش بەرنامەکە ئەوڕێ من ڤیددیۆیەکی جەمیلە خاتو جەمیلەم بینی دایکی مازن کە خۆی بەرپرسی بەشی مەلەفی مافی مرۆڤ لە نەتەوە یەکگرتوەکان بەغێر مباشر باز لە کوڕەکەیەکە کە ڤیددیۆکی داگرتۆ باز لەوە دەکا کە چۆن بە دەردەسەری لە دێوە هاتووە و مناڵەکانی پێگەیاندووە بە باسی ئەوە دەکا کە باز لە دیدگای مازنەکە بە هیچ شێوەیەک ناچێ بەلای ئەوەوە کە مازن ئەمڕۆ دەستگیر کراوە و چەندی ڕۆژە دەستگیر کراوە کەس نەیبینیوە پارێزەریشی نییە یعنی مەبەستم لە چییە دۆخەکە گەیشتە ئاستێک ئەمەی کە لە مووقعیشە لە ڕاستی وەکو کە سوکارەکەشی دەستگیرەکرێ پێیان دەوترێ بۆتان نییە ڕای گشتی لەسەر ئاگادار بکەنەوە ئەگەرنا لە ڕاستیە وەزعی خراپترە بێ و لە کاتێکە نەپارێزەریشی هەبێ و نەکەسیش دەتوانێت دیبینی من پێم وایە ئەمە ینی گەیشتنەتە دۆخێکە کە لە ڕاستیە ینی پێیان وایە لە ڕێگای ترس و لە ڕێگای تۆقااندن و هەژمونی هێزەوە دەتوانن درێژە بەم مۆدلە لە حکومڕانی بێ من پێم وایە دەتوان بڵێم ئێمە لە قۆناغێکینەوەی پێی دەوتێ قۆناغی بنبەست ئەگە تا دوێنێ لە ڕێگای با بڵێن جۆرێک لە ململانەی ساختی نەنێوان ئیتلافی حکومڕان تەرکیزی ئێمان بۆ شتی ترە برد و هەندێک زار پینەی جۆرا و جۆریانەکە ئێستا گەیشتنەوە لە ڕاستی ناتوانن ئەو پینێش بکەن بەش یەکەمی بەرنامەکە چەند دقیقەیەکتر دەڕۆین بەرەو کۆتایی ڕوا دەگەڕێمەوە ئەم پرسیارە بۆ هەرسێکتانن لە ڕاستیە بۆچی ئەم فۆرمە لە کارکردنی با بڵێن ڕێکخراوەکان و ڕۆژنامە نووسان و ئەوەی پێ دەوترێ کۆمەلگای مەدەنی سندیکاکان و پارتەکانی ئۆپۆزیسیۆن نەیانتوانی لە ڕاستیە با بڵێن کاریگەری ینی بەم ئاسە بخەنەوە کە ئێمە نەڵێن هەرێمی کوردستان گەڕاوەتەوە مربعی ئەوەل واتە ئێمە سەمە بەواز لە شوناسی دەسەڵات و شەرعکردنی ئەم با بڵێن ئەم دۆخ ئەوەی ئەوان بهێنین قسە لەسەرەوە بکەین بۆچی ئێمە مانان
و بۆچی کۆمەلگای مەدەنی و بۆچی هێزەکانی ئۆپۆزیسیۆن مامۆستایانی زانکۆ هەموو ئەو هەوڵانەی هەبوو لە ماوەی چەند ساڵی ڕابردوو نەیتوانی ئازادی ڕادەبرن بەرەو پێش بخە بەڵکو بەرەو دواوە چووە. ئایا چەند ئەوەی دەسەڵات لەم دۆخە بەرپرسیارە سوئالی جەوهری لەسەر شێوازی کار و تێکۆشانی ئێمەش بۆ ئازادیەکان دروست نەبووە؟ هاوڕۆشوان جەناب دەتوانێت وەڵام دەیتەوە، دواتریش مامۆستا و هاوڕێ جەمالیش ئەگەر میوتەکەش بکەیتەوە. ئەزانی ئەگەر ببورن ئێستا باش هەڵبزام ئەگەر سێرێکی ڕووداوەکانی چەند ساڵی ڕابردوو بکەین من پێم وابێ بە شێوەیەک لە شێوەکان ئۆپۆزیسیۆن ئەو نەهجە پۆپۆلیستی هەیبوو کە ئێستاش بەشێکی هەرماوە لە ناو ئۆپۆزیسیۆنایە و بەشێکیشی لە ناو دەسەڵاتایە، قاچێکی لە ناو دەسەڵاتایە و قاچێکی لە ناو ئۆپۆزیسیۆنێکی پۆپۆلیستیایە. من پێم وابێ بەشێکی زۆری ئەوە پەیڕەوکردنی ئەو میتۆدە بوو کە هیچ ئۆتۆنۆمێکی بۆ نخبەکان نەهێشتوانێ، واتە هیچ ئۆتۆنۆمێکی بۆ نخبەی ڕۆشنبیران، ڕۆژنامەنووسان و نەرمەندان و ئەوان کۆمەلگای مەدەنی و هەموو چالاکوانانەی بوارەکانی تر نێشتەوە. ئەمە بەو مانایە دێت کە چیتر ئیشی ڕۆژنامەنووس، ئیشی ڕۆشنبیر، ئیشی چالاکوان، ئیشی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی نییە بەڕاستی دوای تەیارێکی سیاسی بکەون، بەڵکو ئیشی ئەوانە کە کۆمەلگا بەهێزکەن. من پێم وابێ تەجوبەی پێشووی گۆڕان و ئەو هێزە ئۆپۆزیسیۆنەی تر ئەو ڕاستیمان پێڵێ کە ئیشی ڕۆشنبیر نییە، ئیشی چالاکوان نییە کە دوام حیزبانەکە ئەوەنەی ئیشی ئەوە کە وەکو نخبەیەکی ئۆتۆنۆمیش لەسەر کۆمەلگا بکە. ئەکرێ بە شێوەیە لە شێوەکان لە قۆناغەکانە بەرامیجی ئەم بڵین دوور مەڕۆ بەرامیجی ڕۆژنامەنووسێکە قسە لەسەر ئازادی میدیا، ئازادی ڕۆژنامەگەری، ئازادی زانیاری، ئازادی خۆ پیشاندان و ناڕەزایەتی ئەکات وا لەسەر مافی مرۆڤ قساکە. ئەکرێ بەشێ لە بەرنامەی ئەمە لەگەڵ تەوژمێکی سیاسیە یەک بگرێ، بەڵام نابێ خۆی تەسلیم کە. تەجوبەی گۆڕان کە بە تەسەوری من بەشێکی زۆری ڕۆشنبیرانی قووتدا و نخبەی کۆمەلگای مەدەنی قوودا تەجوبەیەکە کە پێویستە لە زیاتر لە وێزگەیەک لەسەری بۆسی کە ئەم تەجوبەیە بەڕاستی کۆمەلگای مەدەنی قووتدا لە کاتێکە دەرکەوت هەموو ئەو هێزانەی لە دوای ڕاپەڕینەوە تاقی کراونەتەوە، هەم لە هێزە نەتەوەیەکان، هەم لە چەپەکان، هەم لە ئیسلامیەکان، هەر هەمویان بە شێوە لە شێوەکان نایانتوانی وە کۆمەلگای مەدەنی کۆمەلگای کوردی لە دۆخێکەوانە بجۆزنەوە بۆ دۆخێکیکە. بۆیە پرسیار ئێستا لەسەر ئەوەیە ئایا ئەم کۆمەلگای ئێمە تاکەی دەبدرێتە دەست ئەم تەوشمە سیاسیانە کە لە کاتێکا هەموو تەجوبەکان تاقی کراوەتەوە. بۆیە من بۆ خۆم قەنەعاتم وایە ئیشکردنی بەرپەرزانەوەی ئەم دۆخە ئیشکردنێکی کۆمەلگایی ئەوە ئەبێ لە ژێرەوە بکرێنەوەکو لەسەرەوە. ئەوانەی هێزە سیاسەکان کردیان هەر لە 1992 تاوەکو دواتر تەجوبەی ئیسلامیەکان و تەجوبەی گۆڕان ئیشکردنێ و لەسەرەوەی کۆمەلگا. هەنێ دەرفەردەم ماوەی پێشوە بە تەسەوری من ڕەخسا کە بۆ ئەم هێزانەی ئۆپۆزیسیۆن کە لەسەر ئاستی کۆمەلگایشکن، بەڵام جێگەی داخە لە ئاستی ئەو واقعە گەورەیان نەبوون کە ڕوویە. یعنی خۆپیشاندانەکان و ناڕەزایەتەکان هەر لە دووەکەوە دەرسی پێ بکە بۆ زاخۆ و دواتر وەرەوە بۆ منتیقەکانی هەولێر و سلێمانی و گەرمیان و ڕاپەڕین دەرفەتێکی باش بوو بۆ ئەم هێزانە لە بەردەم تاقیکردنەوەی گەورە بوون کە چۆن ئەم پرساکەن بە پرسێکی کۆمەلگایی و لە پرسێکی عەفەوی دەریەکەن. ئەوە بۆ مانای نا کۆنتڕۆلی بکەیت و سەیطرەی بەسەر بکەیت و وەکو گۆڕان لە ساڵی خۆپیشاندانەکانی شوباتی 2011 کردی بۆ مانایە ئۆتۆنۆمی ئەمانەش بپارێزی، بەڵام دووریان خەیتەوە لە توندوتیژی و بیکەی بە حرەکەیەکی بزوتنەوەیەکی جەماوەری بەرفراوان هەموو ئاسیێرەی گەڕ بگرێتەوانەوە ببێتە ئومێدێ بۆ گۆڕانکاری. جێگەی داخە ئەم دەرفەتەشە مێزانە هەند زۆریان متەفەڕیج بوون، سیرکەر بوون و ئەو کەوادیرانی کە ئەسوون زۆریان سەرکەشی خۆیان بوو یاوە خود بەجددی نەبوون تایە. هەر بۆیە ئەم بزوتنەوەی چەند هەفتەی پێشوش بە شێو لە شێوەکان کۆتایی هات کە من قەنەعاتم وایە ئەم کۆتاییاتە کۆتایی هاتنێکی کاتیەوە سەر هەڵەیاتەوە. ئەوەی ئەمەوێ بڵێم ئێمە جێگەی داخە کە لە ناو هێزە سیاسەکانە چێ کۆمەڵ هێزگەلێکمان نییە بە شێو لە شێوەکان لە یەکەوە نزیک بن و قیادەی ئەو دۆخە بکەن لە ڕووی سیاسیوانێ و مافی ئۆتۆنۆمی نخبەکانیش بپارێزن و هی کۆمەلگاوی یا وڵاتی بەمانە و هێزێکیشمان نییە. یعنی ساڵانی 2009 و 2012 تا ڕێدەی گۆڕان لە ڕووی سیاسی و حتا لە ڕووی جەماوەری شۆتوانی ئەمە بکە. ئیتر نەتیجەکەی چی بوو ئەوە شتێکی کەیە کە من پێشەمە تێبینیم لەسەر یا بەڵام ئێستا و هێزە نییە، ئەو هێزە غایبە و لە نەتیجە هەر گۆڕانکاریە بکرێن. گۆڕانکاری لە سەر ڕاستە من و تۆ لەوانەیە خەمی کۆمەلگامانە بێ، بەڵام گۆڕانکاری لەسەر ئاسی سیاسیەک لێ گۆڕانکاریە چڕ و ئەوەی کە بەرجەستە و ئەبینێ لە بەردەسا. گۆڕانکاریەکەی ئاسی کۆمەلگا گۆڕانکاریشی دوورمەودایە کە بە تەسەوری من
واجبی ئێمەمانانە واجب و نخوانەیە کە ئیش لەسەر کۆمەلگا بکەن و کۆمەلگا بەهێزکەن و هوانە دەست خۆش ئەوەی بواری تەوەری دووەم بێڵینەوە ئەگەر لە ماوەی دقەق یان دقەونیوێک مامۆستا کامل و سەیدا بەرەڤانیش جەمالیش تێگەشتنی خۆیان بخەنە ڕوو من دەمەوێت لە پەیوەست بە مامۆستا کامل هەر ئەمان سوال و لە پرسیاری لێ بکەمەوە ئێمە لە کاتێکم دۆخە دەبینی یعنی با بڵێن ئێمە شتێکمانەیە لە هەرێمی کوردستان بۆ نمونە سندیکای ڕۆژنامە نووسانت هەیە هەزاران ئەندامی هەیە و یعنی نەفەڵات و لە چوارچێوەی قانون تەنیا ڕێگا بەو دراوە کە بەداخەوە لە هەرێمی کوردستانە بە پێی قانون ئەوەی که دەوترێ فرعی کاری نەپابی قەدەغەیە یعنی ڕۆڵی ئەم سندیکایانە چییە لە بارچی ئاوادا و بۆچی ئێمە سندیکا نابینین بێ سێک بکایە کەناڵی فەزاییدا ئافرێت لە خەڵکە ڕۆژنامە دەگیرێ تا ئێستا ئەم سندیکایە هەزارەها ئەندامێنێ بێ بۆ نمونە لە ناڕزایەتیی کۆمەڵایەتی وەک سندیکاکەن لە تونوسیکەن لە سوودان دەیکەن ئەمانە نمونەی زۆر نزیکن لێرە ناتوانن ئەمەش بکەین بڵێ هەڵبەتە ئەوەی کە پێوتێ سندیکای ڕۆژنامە نووسان یا ڕێکخراوەکانی ڕۆژنامە نووسان لە هەرێمی کوردستان بەڕاستی تەنها وەکو تەجمیلی دەسەڵات کە گوایە ئێمە ڕێکخراوی ڕۆژنامە نووسانمان هەیە و دیفاع لە ڕۆژنامە نووسان لە ئازادی ڕۆژنامە نووسیەکان ئەگینا لە ڕاستیە ئەم ڕێکخراوانە بە ئەندازەی دەسەڵاتی سیاسی زیانیان بە قەنەعەتی تەواو قسەیەکەم زیانیان بە ڕەوشی ئازادی ڕادەبرن گەیاندووە یعنی ئێمە جگە لە سندیکای ڕۆژنامە نووسان دەبێت ڕاشکاوانە و ڕازبوایانە قسە بکەین ئێمە سنتەری میترۆمان هەیە ینی ڕۆڵێکی خراپتر لە سندیکای ڕۆژنامە نووسانە جێڕێ سنتەری میترۆ بۆ بەشێک لە دەسەڵاتی سیاسی ئەوانەی کە ئیدارەی سنتەری میترۆکەن لەگەڵ ئەشخاصی سیاسیا ڕۆژانە لە داوەت و کۆبوونەوە و چاخواردنەکانانە بەیەکەوەن و بوونە بەشێک لەوان ینی من هەز ناکەم هیچ جیاواز بن ینی جیاوازتر بن و دیفاع لە مافی ڕۆژنامە نووسی و ئازادی ڕۆژنامە نووسی بکەن و من قەنەعەتی تەواوم قسەیە کەم دەمێکی شەوتومە ئەوەندەی دەسەڵاتی سیاسی ڕۆڵی هەیە لە پاشەشەکرد پێکردنی ئازادی ڕۆژنامە نووسان خودی ڕۆژنامە نووسان ئەوەی کە تۆ پرسیارەکەت لەسەر کرد خودی ڕۆژنامە نووسان دەوریان هەیە ئێستا کاکە هەرێمی کوردستان لە شاری سلێمانیە لەگەڵ کاکشوانە زۆر جارە گفتوگوێمان کردووە ئازانی بە قەدەر پەنجەی دەستێک ڕۆژنامە نووسی ئازاد نادۆزیتەوە کاکە هەمووی کردراوە ئەوەی کاکشوان باسی کرد بنەماڵە سیاسیەکان هەمویان کڕیوە ینی ئێستا مەساحەیان نێشتووە بۆ ڕۆژنامەی ئاوێنە ناتوانێت ئیدامە بۆ سایتی ئاوێنە بۆ نمونە ینی سایتی ئاوێنە کە سایتێکە سەر بە کەس نییەوەمانە پارەی نییە ئۆفیسێک دابنێ بەڵام لە بەرامبەرە میدیاکانی تر هەمووی قەبە بن هەنێک ڕۆژنامە نووس و میدیاکار کە پێمان وا بووەمانە میدیاکاری ئازادن و ئەمان دیفاع لە ئازادی ڕۆژنامە نووسیەکەن ئێستا هەمووی سەرمایەکەی ملیارد دۆلار و ملیۆن دۆلار و نازانم بێلا و باخ و بەچی بەکاری ڕۆژنامە نووسی نەخێر بۆیە ئەمانە هەمووی کردراون و ئەمانە هەمووی بۆ بە بەشێک لەو مەنزومە سیاسیەک مەترسیدارە ترسناکە بەستەمکارە وەسەر ئازادی ڕادەربڕی لەسەر تێگەیشتنەکەی جەنابەت پرسیار بۆ سەیدا جەمال دروستە بێ دەسەڵاتێک کە با بڵێن ئەم هەموو هێزەی بەدەستەوە بێ بەم شکلە کۆمەلگا کۆنتترۆل بکات دەیان کەناڵی لێبێ کە ئەوەی لە ناو خەڵک باوە بۆنی نەوتەکەی بۆ ئەم سەری دنیا ئەڕوا هەر بەوەش لە ڕاستیە با بڵێن ناوەستێ بەڵکو دێ لە کەناڵ و ڕۆژنامە نووسان دەکڕێ و هەندێک پرەنسیپی مەبادیئی و ئەوەی پێدەوتێ ڕادیکاڵی بیرکردنەوەش دەیەوێت لە کۆمەلگا نەیهێلێ سەیدا جەمال تۆ ناوی ئەم دۆخە چی لێ دەنێیت یعنی لە مەسەلەی پاشەکشەکردنی ڕۆڵی سندیکاکان تەنانە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی کە تا بە ئێستا لە ڕاستی ئەوەی دەبینین گاپێکی گەورە لە مابینی ڕێکخراوەکان سندیکاکان بە ئەو بزوتنەوە کۆمەڵایەتیە کە دیفاع لە ئازادیەکان و دیفاع لە هەمومانەکە بەستکە لە ماوەی 1 دقەیەک و دواتر ناوبڕێک وەرەگرین من دەمەوێت سەیدا جەمال هینێکیش بکەم خەڵکێکی زۆر لەسەر خەتە دەتوانن لە ڕاستیە بە نووسین کە بەداخۆ ڕەنگە ناتوانین بە ینی قسەکردن کۆمنت وەرگرین بە سوال و بە نووسین لەسەر لاپەڕەکانی کەناڵیەوە دەتوانن
تێگەیشتنی خۆیان بدەن. سوپاس بۆ دەستخۆشی و پاڵپشتیان کە بەشی زۆری مداخەڵەکان لەو چوارچێوەیە. ڕاستی مەگوتی یعنی کو دەسەڵاتە نوکەل هەرێمە کوردستانê دەسەڵاتێکە گەندەلە دەسەڵاتێکە بیروکراتە دەسەڵاتێکە احتیکارە هەموو چەمکێن دەسەڵاتێوە کرێ دەمێ ئەم دوی چارچوپەیدا یان دوی قەوارەیدا دەسەڵاتێ پێناسەت کەین و هەمووان دەمژیدا ئەم بین بێژین ئەم دەبینە ئەوێ دەسەڵاتێ بیاوێن ئازادی ڕادەربڕینێ بوومە تەوفیر کەتەن یان ئەوێ ئازادیە یعنی جیبەجی بکەتەن. تصورا من يعني اگر دخواست گلک سروشتی شقامت نرازی یان هزیت اپوزیسیون اگر باوه که بین زمان کل هرم کردستان نابیتن ده صلاة عائله یان فی اکا بچوک باندور اول سر همو چمکن ده صلاة الکردستان هبید یان ام بیشین ده صلاة پیدویه باوه که گلک رگوپیک رقابه یان باوه که شفاف کاریت با انجام بدد یا ناچه بیتن تداخل السلطه و حکومت دیگه بیاف دا بیتن یان سبک زمانی بوده صلاة دانن بو سروکاتی دانن یان بیشین آلوگورکرنا دا صلاة باوه که آشتیانه اف همو مطالب داخوازه که داخوازت گلک سروشتینه لی اوا داخوازاجی اف دا صلاة بگفل سر خود بینیتن اوه چنده به تهدید بینیتن یعنی تشتاگه دیتر که اتخوازم اشارت ببکم کم بیجنو که همی جهانه حکومت يعني مصدر معيشة جيانا خلقنا للهرم وما أحزاب مصدر جدر جياننا يعني أجر أمسح كيني يعني روشن سيدة باشا سيدة تيجيشتم بله توقع يعني روشن بيري ما سياسية ما سربخو يان شالقبانه ما مصدر معيشة همون اشعالي حزبانه فتشوه دی گورین جواکی دا چه بین اگر روشنبیر سیاسی سربخو یا چالکبان او خوی متحیر بیتن کیش ریکی اختیار کرد ریا آزادی را در برینه آن ریا برینا مصدر معیشته اوه کیشکا گلک سرکیه یعنی سیده بینرانی کنالی و سواس که لگلمانن اما بردوان دمین لەم پرۆگرامە بەشی یەکەم کۆتاییە دیان دەتوانین ئێمە بڵین ناوبڕێک وەردەگرین دواتر لە بەشی دووەم گفتوگۆکانمان بەردەوام دەبێ لەبارەی ئەوەی کە چی بکەین و ئێمە دەتوانین چی بکەین لە کاتێکە ناڕەزایەتی کۆمەڵایەتی و ئەوەی پێدەوتری هەژمونی خەڵک ڕۆژ بە ڕۆژ زیاترە بێ و ناڕەزایەتی لەباری چەندایەتیەوە لە هەڵقشانێکی بێوێنەدایە پرسیار ئەوەیە چۆن ئەمە لەباری چەندایەتیەوە ئەمە فۆرمەڵە بکرێ و چۆن ئێمە پرسی ئازادی ئەمڕۆ ڕۆژێک باز لە مازن نەکەین ڕۆژێک باز لە شێوان نەکەین ڕۆژێک باز لە جەمالەکەین ڕۆژێک باز لە فلان پیسارەکەین ئەمە لە ڕاستیە نەپرسێکی کەسیە ئەمڕۆ کۆی گشتی ئازادی ڕادەڕڕین ئازادی هەمومان لە بەردەم مەترسیدایە ئەمە وەکو پرسێکی گشتی چۆن ئێمە ڕوبەڕووی ئەم بابەتە بینەوە و کۆمەلگا چۆن بتوانێت داکۆچی لە خۆی بکات ناوڕێکی کورد وەردەگرین دواتر بەردەوام دەبین و هیوادارم بینەران بۆ پاڵپشتی ئەم کەناڵە شێر و سەبسکرایبی کەناڵەکە بکەن لە خوارەوە لە یوتیوب بۆ ئاگاداربوون و بەشداریکردن دوای ناوبڕێکی کورت و جارێشکە دەست پێکەین. جارشتر سڵاوتان لەبێ بینەران لە کەناڵی وە ڕاستەوخۆ لەگەڵتانین لە بەشی دووەمی ئەم بەرنامەیە دوای گفتوگۆی
هەوڕان هەریەک لە شوان مامۆستا کامیل جەمال چەلکی بەشی دومی گفتوگۆکەمان تەرکیز دەخێنە سەر ئەوەی کە چۆن کۆمەلگا چۆن ڕۆژنامە نووسان چۆن ئەوانەی کە مەسەلەی ئازادی ڕادەربڕیانە لە مەسەلەیەکی گرینگە چۆن بتوانن ڕوبەڕووی ئەم دۆخە ببنەوە لە کاتێکە ئێمە دەبینین ڕۆژ بە ڕۆژ دەسەڵات بەهێزترە بێ و هەژمونی و دەسەڵات لە چنجی کەمینەیەکی کەمتر زیاتر کۆ دەبێتەوە و هاوکات بە خۆشحاڵیەوە ناڕەزایەتی کۆمەڵایەتی لەباری چەندایەتی ئێستا لە ڕاستی لە کوچە و کۆڵان و لە هەر مەجلیسێک و لە ناو پاس و لە گفتوگۆی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بگرە تا دەگاتە هەر شوێنێک کە ئێمە بیریەکەینەوە ناڕەزایەتی هەیە و خەڵک ناڕازیە لەم فۆرما لە با بڵێن دەسەڵاتدارێتی بەجۆی لە جۆرەکان دەتوانین بڵێن ئەو یعنی ئەو ڕیاڵی کە دەسەڵات لەگە خەڵکەیەتی ڕۆژ لە دوای ڕۆژ ئەم ڕیاڵە ڕوبەڕووی پچران دەبێتەوە بەس بەداخەوە کۆی دەوترێ تا بە ئێستا ناڕەزایەتی کۆمەڵایەتی وانەی محتەمەن بە پاراستی مافەکانی مرۆڤ ناتوانیوە لە چوارچێوەی کاری خۆڕێخستن و کاری بێکەوەی ئەم ناڕەزایەتیە لەباری چۆنیایەتیەوە بگوازنەوە بۆ باری چەندایەتی بۆی کاریگەری هەبێ ئەم کاریگەریە لە ڕاستیە تا بە ئێستا ئێمە ناڕەزایەتیەکان لە ئاستی جۆرا و جۆرە ئێمە لاریمی کوردستان دەبینین لە میدیاکار و ڕۆژنامەنووسانەوە بگرە بۆ هاوڵاتیشی بابڵێن هاوڵاتیشی سادا پرسیار ئەوەیە ئێمە چۆن دەتوانین ئەم ناڕەزایەتیانە فۆرمەڕە بکەین چۆن دەتوانین لە ڕاستیە ئێمە پشت بە خۆمان ببەستین بۆ داکۆچیکردن بە خۆمان ڕۆڵی سندیکا و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی لە وڵاتانی ئەوروپاوە بۆ وڵاتانی دەوروبە لە ڕاستیە ڕۆڵ و شێوازی جیاوازە بەداخەوە ئەوەی هەرمی کوردستان لە ئاستێکە کە دەتوانین بڵێن بەشی زۆری ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی لە بەردەم فشاردان یان بەشی زۆریان لە ڕاستیە بێدەنگ کراون و بەشی زۆرینەی زۆرینەی سندیکا و ڕێکخراو و کۆمەڵەکان ئەمڕۆ هیچ دەسەڵاتیشیان نییە و کاریگەریانە ئەوانەی کە پانتاییەکن بۆ ڕێخستنی بستنەوە کۆمەڵایەتیەکان ئەوەی کە دەبینی ئەمڕۆ بزنەوەی کۆمەڵایەتی لە فۆرمی خۆپشاندانی سەرجادە و خۆپشاندان لە سوسیال میدیا مانیفۆستی خۆی دەکاتن دەگەڕێمە لای ئەمجارە لە سەیدا جەمالەوە دەست پێ یەکەم سەیدا جەمال پێت وایە دەبێت چی بکەین ئێمە یعنی بۆ ئەم بارودۆخە لە کاتێکە زۆری نەقەنەعەتی وایە کە دەبێت ئێمە ئیتر پشت بە خۆمان بەستین و ئەم فۆرمە لە ئیشکردنی کاری سندیکای و ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی باز لە زۆرینەکەی دەکەم من باز لە یعنی ڕەنگە یەک دوودانی تێدا بێ جێگای هین بێ ئەمانە هەموو لە ڕاستیە دەرکەوتن ناتوان کاریگەر بێ بۆ بزنەوەی ناڕەزایەتی کۆمەڵایەتی دەبینین و وەکو بزنەوەیەکی خۆڕسک و ناڕێکخراو مەوسومی دەبین لە چ بارودۆخێکایە تێگەیشتنی زەرا بە لەم بارەیەوە ڕاستی ئەو نەڕازیبوون و احتیجاجێت کە ئەم نوکە گۆڕەپۆنە کوردستانی دادبینین زیدێت نەڕازیبوونە نەڕازیبوونێت ڕێکخستینە ژبەربەیەکێژی ئەس بێژم ئێدویە یعنی کەسێت ڕەوشەنبیر کەسێت چاڵەکوان کەسێت کو دبیاوێ سیاسەتێدا سەربەخۆیانە هەزر دکەن پێدویە لەسەر هەندێک کار بکەن ئەو چاوت ناو جڤاکێدا نێزیک ببن و هەوڵ بدەن جڤاکێکی ڕێکخستی جڤاکێکی هوشیار بەرهەم بینن و دیسان جی gelekî giring e ku vî biyavî da alternatîfa desthilatê yanî bi wayekî aşkira bi hêde destnîşan kirin. Gelek caran yanî em dikevîne girifta hindiyan bêjîn guhrîna desthilatê yan lewazbûna partî û yeketî kî dîvîte alternatîfê wan. Yani zêde di saheda çi hête dîtin hizrêt pajberût hêne dîtin. Yan ev hizrêt pajberû zêde bingeheka cemawarî heye ji hizrêt hindêk û civakekê vekirî civakekê demokrat civakekê pêşkeftî bihête berhemînan. Berveyekê jî li gor nêrîna min yani pêdviya dest ev kesêt nerazî ev kesêt hişyar ev rolê xwe wî biyavî da bigêrin ku çawan ev civake çawa ev xelkê nerazî bihête rêkxistin. Hindî
نەڕۆزی بوون هەندی اعتراضات نەف ئەوەیەکە ڕێکخستی بێن ئەس بێژم باندوورەوان gelek ser hindê nabêtin ku gorîn bibne encamê wê. Dîsanan pêjî ku desthilat yadxonaxa xwe dîmayekê da ku desthilatê îsbat kir desthilateka faşil e îdaredana hikmî da lê kêşa here serekî ew e ev kesê ku çalakvan yê ku hindek caran yani em wekû dikeyne pehlewan تایبەتی جی میدیا اپوزیسیونê da yan berê nerazî da gurne rîna min ev jî yani şaşiyeke delîlê hinde ku boşayekê gelekê mezin yê nerêkxistiye hey yani ev kesê nerazî ev kesê ev bêjînê ku çalakvan و کسیت که هم بینین اکتیفن دو گروهان سیاسی دا لیکر تو اوان کسان یکی کل سر راسی رنگ آسوه روشن بیری آسوه سیاسی آسوه هزری و قناغ دا نبیتن که هم بیشین دیشن سرکیشیان رازی بونان کن یا دیشن اعداد و بدیله که دیتری گنجای بدیله که پیشکفتی کن gelek caran yani em şoşiye bu meselatê gehîn em hindek nobat dînin û nava roga xwe de ev nava ew navêt karîgernînê di civakê da yani eger me bibêtin yani civak bihête guhartin civak kesê nexwîndewar û kesê neşarezat biyavê siyasetê da yan biyavê hizrî da civak nahête guhartin ji ber vê yekê jî yani me gelek cara yani em مبالغات كان يوم ما نبتن او لوحة درس باش بخوينين يعني سركتنا دا صلاة تشبي يفضايا تهندي دا كو كاسيت روشن بير كاسيت شالك بان كاسيت كود آلية هزري داد باش همو بو آلية خويد راكشايو يتخسيت بن باندور انسياتو خدا وكي بيجي مصدر معيش يدبوها مصدر معيشات بوان دا صلاة يعني هم كاسيت كو شارزا آلیه فکری سیاسی دا اول زیده تاطیه بیدن کرن هیچ کس یعنی بگوید بیاواجهه هنده کسی بیاواجهه که گلک جارا گمان کوید سروان یعنی اگر مروف یعنی بکلین اگر بیاوی جدا بکتن اف کسی کود بیاوی دا بویا کارکتر یعنی بچین گلک جارا گمان سر هبونه که اف کسی دبنگه خود سر بده صلاتینه زور باشه سيدة دقرة مولات مامستا كامل لباري يعني إماك لكاتيك تعليق نارزاتي زورها بو لو فورمي لم شوازلي يشكردني سنديكا كان ورخرا وكان في تمانية استئمدي بيني لكاتيك بزوتويشي كوملاياتي زور قورا لأستي چنداتي من باستكم يعني روجانا لدرقام عند دال راستيا طبعا هو بنماي ام بزوتنا لراسي شرعيتي وكرة فعلك برامبر ام جور لصلاة داريتيا او هي الشيء دك تسر ما فكاني ورقتوا اما يعني دتوانين بقرين بدواي فورمي شتر لا كاري بيكوي بناوكي والابنين وكوي لا توركا باسكرا وجنابي ثاني شكل لواني كامزاتان كدوا بانغالازي ودكن ك كاري بيكوي بكين وبوبو روبونوي ام بارودوخه بەڵێ طبعا خۆتان نەزانن شتێک نەماوە بە ناوی متمانە لە نێوان خەڵک و حکوومەتە بە هەمان میدیا و خەڵکیش متمانە نەماوە لە نێوانیان سیمبولەکانی میدیا وەکم باسیم کردەوە سیمبۆل میدیایە هەموو ئێستا بەشێکن بە ناڕاستەخۆ بەشێکن لەو لە دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستانە بۆیە من قەناعەتم وایە دەبێت جارێ متمانە بۆ خۆمان بجێڕینەوە وەکو میدیاکار وەکو ڕۆژنامەنووس متمانە بۆ خۆمان بجێڕینەوە من قەناعەتم وایە ئیدی دەبێ ئێمە قسە لەسەر سندیکاکان و ڕێکخراوەکانی ڕۆژنامەنووسان کەین لەسەر ڕۆژنامەنووسە دیارەکان کەین کە بەردەوام پشت و هێز بۆ ئەشخاصی سیاسی
بۆ وەکو کاکشوان وتی بنەماڵە سیاسەکان لە کوردستان ئێستامان ئەم ئەستێرانەی میدیای کوردی ئەمانەی کە ناویان میدیای ئازاد بوون هەمویان لە پشتی سەرپێخستنی میدیای بنەماڵە سیاسەکانان کەواتە ئەمانە نقطەی زوعف و لاوازی ئێمن و ئێمە دەبێت قسەیان لەسەر بکەین لە موردووە لەسەر ڕێکخراوەکان ئەوانەی کە ناوی ڕێکخراوی ڕۆژنامەنووسیەوە بە ناوی سندیکا ڕۆژنامەنووسیەوە لەسەر خەڵک بوونەتە هەنێک شت و خۆیان قەبە کردووە چیەکەن چیناکەن بە ناوی ڕۆژنامەنووسیەوە دیفاعەکەن بەڵام دەبێت قسە لەسەر بکەین و من قەناعەتم وایە دەبێت بیر لە شێوازێکی نوێی خۆڕێخستنەوە بکەینەوە ئەو کەسانەی ئازادی خوازن ئەو کەسانەی کە بەڕاستی لە دووهۆکی سەربەرزەوە هەتا خانەقینیش دەبێت خەڵک ڕێک بخێنەوە ڕۆژنامەنووسان ڕێک بخێنەوە جارێ متمانە بۆ خۆمان بیجێڕینەوە و قسە لەسەر ئەو کەسانە بکەین پێمان وابێ پێیان بڵێن ئەمانە نەخێر ئەمانە لە ڕۆژنامەنووسبوون دەرچوون ئەمانە تەنها نان بە ناوی ڕۆژنامەنووسیەوە خۆن بۆیە قەناعەتم وایە دەتوانین بەم شێوە فشار دروستکەین و تازەترین هەواڵ پێرێ ڕۆژی پێرێ بۆ پێم وایە من قەناعەتم وایە تەسیری هەنێک شاری مەدەنی هەبووە ڕێکخراوەکان وی هەنێک ڕۆژنامەنووس بە تایبەتی ئەو پێشێرکاریانی کە کراوە لە دەستگیرکردنی ڕۆژنامەنووسان و هەنێ ئازادی خوازان و خۆپیشاندەران پێرێ پێم وایە پێرە بەیانی ڕۆژی پێش سەری ساڵ قۆنسوڵی ئەمریکا لەگەڵ هۆشیار زێباری کە خۆی هەواڵەکەی بڵاو کردێتەوە باسیەوەکە کە ئەڵێ ئێمە باسی ئازادی ڕادەربڕینمان کرد ینی لەگەڵ قۆنسوڵی ئەمریکا من پێم وایە من قەناعەتم وایە ئەمریکا یاخود قۆنسوڵی ئەمریکا لەسەر ئەو بابەتە هاترێتە سەرخەت لەسەر ئەوەی کە ڕەنگە ئەوانیش احراز بوو بێتن فشاریان زۆر لەسەر بوو بێ و من پێم وایە ئەگەر ئەم فشارانە بەردەوام بکەین تا ڕادێگانی مەبەستم فشارمان لەسەر ناوەندە دیپلۆماسیەکان لە هەرێمی کوردستان فشارەکان بەردەوام بکەینەوە بە خۆڕێخستنەوە بە دروستکردنی ڕێکخراوی بەهێزتر و باشتر و ئازادی خواستر کە تایبەت بێ بەرگریکردن لە ئازادی ڕۆژنامەنووسی و ئازادی ڕادەربڕین من قەناعەتم وایە دەتوانین فشار بۆ سەر دەسەڵاتی سیاسیش دروست بکەین. دەست خۆش ماوەستە کامیل کاکشوان تێگەیشتنی جەنابێت لەبارەی بەهێزکردنی چۆنیایەتی ئەم بزوتنەوە کۆمەڵایەتی کە ئێستا هەیە و ئەم بزوتنەوەیە لە کاتێکە خەمی نانی هەیە و خەمی ئازادی هەیە بەڵە ڕاستی کۆمەڵێک خەمی هەڵگرتووە بە لە دۆخێکی پەردبوونە ئێمە دەزانین دەسەڵات چۆن مامەڵەی لەگەڵ دەکاتن. بڵێ وڵا کاک هیوا برادرە نەزانی من قەناعەتم وایە لەو حەکە لەوە گەورەترە کە ئێمە لە فیئەیەکە لە توێژێکی بچووکە ڕایگرین یعنی لەو حەکە بە تەسەووری منە بێ زۆر گەورەتر لە وەرسەیەکەی ئێمە پێش هەر شتێکی تر پێویستمان بەوە هەیە کە نەرمونیان بین لەگەڵ یەکتریا و پێویستمان بەوە هەیە کە بە شێوە لە شێوەکان ڕەئی مقابل قبول بکەین ئەمە بەبەستمەوەیە کە لەناو حرەکە فراوانە و پێویستە شێوەی لە شێوەکانی جەمسەرگیری لەگەڵ یەکا بکرێت. ئێستا ئێمە تابلۆیەکمان هەیە مۆزایەکێکی زۆر جیاجیایە کە کەمترین کات پێکەوە توانن هەڵکەن کەمترین کات دەتوانین پێکەوە ئیش بکەن ئەمە سیمایەکی کۆمەلگای ئێمەیە کە سیمایکی زۆر خراپە لەم قۆناغاتیاژین یعنی ڕۆشنبیر لەگەڵێکە هەڵناکە ڕۆژنامەنووس لەگەڵێکە هەڵناکە سیاسەکان و هێزە سیاسەکانی ئەوەی ناو دەسەڵاتیش لەگەڵێکە هەڵناکەن اینجاوەی ئۆپۆزیسیۆنیش هەر لەگەڵێکە هەڵناکەن. ئێمە لێرە بە تەسەووری من جگەلەوەی کە ئێمە بیرکەینەوەنە کە سەقافەیەکی لێبوردەی سەقافێکی دیموکراسیمان هەبێت وە ئەمە بێتە خێمەی کۆکردنەوەی ئەو هێزانی کە لە دەرەوەی یەکێتی و پارتین و نهجی گۆڕانکاریش ئەبێ بە تەسەووری منە بێ نهجێکی ئاشتیانە بێ نهجێ نەبێ باقاری تونوتی ژیابمان با من بۆ خۆم قەناعەتم وایە ئەم حکومەتەی هەرێم هەیە ئەم دەسەڵات و کیانەی هەیە ئەگەر بە ئاشتیانە گۆڕانکاریتیان نەکرێ جاریشکە نابێتەوە بە دەسەڵاتی سیاسی لە هەرێمان نامێنێ چونکە نەک فاکتەری ناوخۆی هەردەوری هەبێت لە تێکدانیا بەڵکو فاکتەرە دەرەچیەکان دەوریانە بێ من قەناعەتم وایە ئێستا زەوئەکەیە کە ئەم دەسەڵاتە هەرێمەی کە من و تۆش 101 تێبینیمان هەیە لەسەری لەلایەن تورکیا و ئێران و حتا شیعی عێراق هەنێکیان و حتا سونەکانی منطقەکەەوە نەمێنێ تابلۆکە گەورەتر ببینین و ئامەرێکی گەورەتر هەیە لەسەر کورد لە ناوچەکە هەم لە ڕۆژاوە دەسی پێ بکەم لە باکوور و دەسی پێ بکە وەرانی بۆ باشوور بەشێکی لە ڕۆژاوە جێبەجێ کرا لە ڕێی تورکیا و لە ڕێی مرتەزەقە و لە ڕێی تەواتوی ڕووسی و ئەمریکی لەگەڵ
ئەو معادلە نێو دەوڵەتی لە سووریا هەیە ئێستا ئەوە جۆزاوەتەوە بە کوردستان من قەناعەتم وایە پارتی یەکێتی خۆیان لەو مەسارایی شەکن کە وردە ئەم بزوتنەوەیە ئەم هەرێمە ئەم قوارێ لە ناو بچێت کە من بۆ خۆم دژیمی ها من لەگەڵ پارچەکردنی کوردستانە نیم و لەگەڵەوە ئەم هەرێم قوارەیەکە کە بمێنێتەوە بەڵام ئیشی ئەمەمانانە کە ئەم هەرێمە چۆنە جۆزینەوە بۆ مەرحەلێکی باشتر کراوەتر دیموکراسیتر تا ئێستا هەموو هێزگە لە سیاسەکانی ناو ساحی سیاسی کوردستان فشلیان کردووە لەماها ئەو شەڕی کە ئێستا ئەبرێتە بەغا بە تەسەوری من ئەگە زۆر وریای نەبی دەچێتە خانەی ئەوەی کە چۆن هەرێم تێک بدرێت ئەگە زۆر وریان نەبی مامەڵەکردن لەگەڵیا چونکە ئێمە نا بەغا سویدا نا تاران سویدا نا ئەنقەرە سویدا ئەمە بۆ ڕۆی ئێمە ئەو حرەکەی کە هەیە لە دەروی پارتی وێچێتی و گۆڕانەوانێ بەتصور منەبێ حرەکەیکی مەرین بێ و ئەمە کۆمەڵێن نخبەکان مادەم هێزی سیاسی نییە کە قیادەی بکایان هاوپەیمانەتێکی سیاسی نییە کە قیادەی بکا بێ بیرکەیتەوە هاوپەیمانەتێکی سیاسی ئیجتیماعی نخبەوی دروست بکرێ بۆ قیادەکردنی ئەوە لەوانەیە ئەمەی ئێم من باسیەکەم هەر تەرەح بێزیاتە چونکە ئیشی من نییە ئەوە بکەم بەڕاستی ئیشی من کارێکی ڕۆژنامەنووسیە و لە چوارچێوەی ئازادی ڕۆژنامەگەری و ئازادی بیرڕا من لەو چوارچێوایی شەکەم بەڵام چارەسەرەکە بەشێکی ئەمەیە کە تۆ چۆن ئەم هێزانە هەر هەمووی کۆکەیتەوە بە شێوەیەکی مەرین و بەبێ نەفیکردنی یەکتری و بۆ بەرنامەیەکی کاتی کە گۆڕانکاری لەم دۆخا بکات ئێمە زۆر پرسیاتان لەسەرەوە کرد ئێمە لە چ قۆناغێکین من قەناعەتم وایە ئەگەر حکومەت هێرێمە و دەمەیەکی گرتوانە ئێمە لە مەرحەلەیەکا بۆ بنوت بێتمان وردە بەرەو ئەوە ڕۆین هەنگاو بنێ بەرە دەوڵەتی یاسا ئەمانە ئێستا ئێمە لە قۆناغێکی پێچەوانین و دۆخی کوردستان بەرەو نظامێکی تەواو عایلەوی استبدادی ئەچێت بۆیە ئەو هێزانەی کە ئێستا پەرتەوازن دەسەڵاتی بنەماڵەیی ئیسفادە لەوانەکات چەند لە یەکەوە نزیک بووانێ من قەناعەتم وایە دەسەڵاتی بنەماڵەیی لاوازە بێ بەرامبەریان و ئەوەی لە کوردستانی شاکرێ ئێستا شتێک نەماوە ناوی سیاست بێ ئەوەی لە کوردستان هاکرێ خۆسەپاندن و کۆکردنەوەی ئابووریە بەڕاستی سیاست لە نەتیجا بە پێناسە بچووکەکەی بەڕێوەبردننی حکومڕانی و بێڕێوەبردننی خەڵکە کە ئەوە لە هەرێمان ناکرێت ئێستا سیاست بەڕاستی بە شێوە لە شەوەکان سیاست لە کوردستان ئەفلاسی کردووە بۆ مانایی کە هیچ بوونێکی ڕێخستنی کۆمەڵایەتی ڕێخستنی ئابووری ڕێخستنی سیاسی لە ناو سیستەمی سیاسی هەرێمان نەماوە و ئەو دونوخبەی لە دەسەڵاتان ئەو ڕیفۆرمانەی لەژێر فشار و لەژێر فشاری جەماوەر و لەژێر فشاری میدیا شایکان ڕیفۆرمی شکلین ڕیفۆرمی سەرەکی لە ناو ترۆپشی دەسەڵاتەوە کە لە ناو کۆمپانیەکانی دەسەڵاتەوە کە لە ناو دەستکێشانەوەی ئەم دوو هێزاکە لە بازاری ئابووری بازاری سیاسی بازاری میدیایی کە ئەمانەش ئامادە نین بیکەن بۆیە تابلۆکە ڕەشە بەڵام هێشتا ئەگەرێک ماوە بۆ چارەسەرکردن ئەگەر ئەو هێزانی دەروی ئەوان بتوان خوان ڕێخن بە شێوەیەکی مەرین و دیموکراسی و بیرکەنەوە بە شێوەیەکی ئاشیانە نظامە بۆڕن چونکە دۆخی منتیقەکە و دۆخی هەرێمیش لە دۆخێکی نالەبارایە کە هەموو بۆ هەموو ئەگەرێ وڵایە دەست خۆش تەوەری گرنگت ڕۆژان ڕاستیدا من پێم وایە ینی هەر یەک لەم تەوەرانە گفتوگۆی زۆر هەڵدەگرێ لەبارەی کە یعنی بەستنەوەی ئەم دۆخە بە نەهجی سیاسی و بە شێوازی دەسەڵاتدارێتی لە ڕاستیە ئەمە ڕاستەوە ئەگەرمانەیە بە دوای معالەجەش بگەڕێن من پێم وایە معالەجەکە دەبێ هەموو بیرکردنەوەکە ئەوە بێ لە داهاتوودا لە ڕاستیە لە دەرەوەی ئیتلافی حکومڕان بێ و بە تایبەتی لە دەرەوەی پارتی و یەکێتی بێ من پێم وایە دوو هێزە لە دوای یعنی 30 ساڵ لە دەسەڵاتدارێتی ئەمانە لە ڕاستیە مانەوەی ئەوان لەسەر ئەم شێوازە لە قەیران و لە ئەزمەیە یعنی تۆ بیر بکەوە کە هەندێک خەڵک باز لە چارەسەریەکە بۆ نمونە ئێستا باز لە ئازادی ڕادەربڕی نەکەین ئێمە بێتێگەیشتنی ئێوە ئەگەر خەڵک ئازاد بێ لە سەرتاسەری هەرێمی کوردستان پارتی وێچێتی دەتوانن بەردەوام بن لە بەردەم فشارەکانی خەڵک بۆ فشاری خەڵک بن پێم بە ئاستێک ئاگەشە دەکاتن ئەمانە ناتوانن بەردەوام بن ئەگەر بەجێ لە جۆرەکان دەست دەکەن دڵی هەر بگرێن ئێستا ئەو لەم ڕۆژانە کە کەشفە بێ چەندە هزارە خەڵک لە بن دیوار موچە وەرەگرێ ڕۆژ بە دوای ڕۆژ بێگومان یعنی ئەوەی ئەوانی ڕاگرتووە نەمێژووی باشە لە ڕاستیە و نەفکرە نە ئیدارەیەکی باشە بەڵکو مانەوەیە لەسەر ئەم جۆرە لە احتیکارکردن بۆیە یعنی خۆ من پێم وایە هەموو بیرکردنەوەیەک لە چوارچێوەی کە بەداخەوە بەشی زۆری لانە سیاسیەکان لە بەوانی کە هەندێکیان یان زۆرینەی ئەوانشی کە ئێستا لە مەرحەلەی ئۆپۆزیسیۆنان هێشتا خەریکی نەسیحەتکردنی پارتی وێچێتین کە دەبێ وا بکەن و وا نەکەن لە ڕاستی من پێم وایە دەبێت تێگەیشتن و تەسەوڕی ئێمە لە مەرحەلەی نەسیحەتکردنی دەسەڵات
تێبپەڕێ سەر بچێشێ بۆ ئەوەی کە ئێمە ڕوئایەکی سیاسی فکری ئابووری سیاسی فکری ڕوونمان هەبێ بۆی تو چۆن لایانی کەمی عدالەتی کۆمەڵایەتی و پاراستنی فرەیی سیاسی ڕاگرتنی چکۆی هاوڵاتی لە خۆ دەگرێ من پێم وایە ئەمە نابێت تەنیا لە مەسلەی تەنیا لایانی ئابووری و مەسلەی ڕۆژنامە نووسان بێ بەڵکو ئەمە تووسری وەزعی بارودۆخی ژنان بکە و بارودۆخی خاننشینان و چینوپێژەکان بکە ئەمە لە ڕاستی لە ئاستێکی زۆر زۆر یعنی دەبێت لە ئاستێکی زۆر زۆر فراوان بێت لە بەشتی دومی من پێم وایە ئەگەم ڕوئایە هەبوو تۆ لە ئێستاوە دەتوانی دەستنیشانی ئەو هێزانە بکەیت کە ئێوە بە زۆرێ لە جۆرەکان باسان کرد کە ئێمە دەتوانین ناویان لێ بنێن هێزی گۆڕانکاری کۆمەڵایەتی و هێزی گۆڕانکاری سیاسی یان ئەو بزوتنەوە کۆمەڵایەتی و ئەو کەسولایانانی کە لە ئەمڕۆ لە ڕاستیە دەتوانین وەکو بەشێک لە هێزی گۆڕانکاری کۆمەڵایەتی و سنەتی دارمی کوردستانە ئێمە حسابیان بکەین پێم وایە ئەمە لە بەرفراواندایە ئەگەر تا دوێنێ بە زۆرێ لە جۆرەکان لینکێکی هەبێ لە بەرژەوەندی لەگەر دەسەڵاتە ئەمڕۆ تێگەیشتۆ لە ڕاستیە بەردەوامبوونی ئەم دەسەڵاتە لەسەر حسابی ماف و ئازادیەکان و قلیشانەوەی زیاتری بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان دروستە بێت من پێم وایە ئەمە دەچێتە خاڵی دووەمە لە خاڵی سێم کاتێوا تووە مەبدەئی کاری بێکەوەی ئەوەی کاک شوان و ئێوەش باستان کرد لە بینی ڕێکخراوەکان و لە بینی ڕۆژنامە نووسان یعنی واز دەوە بێنە کە ئەگەر بەیانی پرۆژەیەکی سیاسی گەورەترە بێت بەس لە ڕاستیە ناکرێ ئێمە هەزارە ڕۆژنامە نووسوانەیە و چالاگوانی ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی و لە بوارەتەیە باز لە سندیکاکانەوەوانە بێنەکەیش لە ڕاستیە پێم وایە ئەم سندیکانە بۆ دیفاعکردن نین لە مەسلەی ڕۆژنامە نووسان بەڵکومە بەشێکە لە دەسەڵاتی یعنی هەیمەنەی دەسەڵاتی سیاسیە بۆیە سندیکا دەبینەوە چەند برادرێک کاک عومەر نووسی بووی دەڵێ من باوەڕم بە سندیکای کرێکاران و فلان و سانیە لە هەندێک کۆمنتاتوە برادران سندیکایە 20 ساڵە کۆنگرەی نەبەستووە درێژکراوەی ئەوەی لە کاتی خۆی سەردەمی بەری کوردستانی تا بە ئێستا ئەندامەکانی ئەندانان و هەڵبژێردران تا بە ئێستا بەردەوامە من پێم وایە ینی ئێمە لە دۆخی ئەم کۆمەلگایە پارچە کراوە و بێگومان ئێستا دەسەڵات دەزانێ مانەوە و بەردەوامبوونی ئەو پەیوەندی بە ئەدای حکمڕانیەوە نییە بەڵکو پەیوەندی بەوە هەیە کە تا بە ئێستا نەتوانراوە ئەڵتەرناتیڤی بۆ دروست بکرێتن کاتی بەرنامەکە بەرە و کۆتایی دەڕوە من یعنی دەمەوێت مداخلەی کۆتایی لە ماوەسا کامیلەوە بۆ کاک جەمال و دوایش کاکشوان وەربگرم دەمەوێت تێگەشتی جەنابتان لەسەر کۆی تەوەری بەرنامەکە و بواری هەماهەنگی هەر شتێک کە مابێ کەرم کە ماوەسەکان ماوەستا کامیل جۆ لە دەنگم بوو مایک بۆ جەنابتە ئەگەر میوتەکەش بکەیتەوە مایکە بکەیتەوە سەیدا جەمال کەرەمکە سپاس هەوڕێ ڕاستی یعنی بەری هەر تشتێکی یعنی پێگویە بزانین و ئەف قۆناغێکە گەلەکە هەستیارە قۆناغێکە حساسە یعنی دوو ئالیاڤە یعنی فشار یەکسەر دەسەڵاتێ فشارە گەل فشارە جواکێ و جواک یعنی ڕەوشەکە ئابووری یا گەلەکە سەخت دادژیتن یعنی فشارە جواکێ ئال سەر هەی دیسان ئالێگە دژی یعنی فشارە بەغداژی دیال سەر هەی و فشارە دەولەتێت ئەقلیمیش دیال سەر هەی وەکی هەوڕێشوانژی گوتی یعنی نەها قۆناغێک ئەمێ قۆناغێکی دادژین کو بژین هەرێما کوردستانە یا مهددە يعني مانو نمانو ويات بل تهديد وجافيت جديدة چونك البغداد مروف هسبت كاتن كو عقليتك شوفيني يا دجوار يا پیدا بوي يعني اويج يعني لازم البرچوف بهيتا ورگرتن چونك اگر هرم صباحي نمينيتن ايدي هم سرچه مجاره كده مناقشه كين ايدي ما تشتك نوبيتن هم بحث بكين يوان هيويك منامينيتن
بربەیەکیش یعنی پێویە مرۆڤ گەلێک بە هەستیۆری هەندێک جۆرە سەرەدەریەت گەل ڕەوشە بکەتە یعنی تشتێکی دیمەدوێت ئەستەماژێ پێ بکەم ئەس بێژم نوکە حکوومەتە هەرێمێ یۆتناف ئەزمە و کریزیت گەلێکی جدیدا ده هەمان دەمداژی ئەحزاب گشتی نەتنێ حزبێت دەسەڵاتێ حزبێت معارضێ و حزبێت دیترویە دەسەڵاتێت گشتی ئەو ژێتناف ئەزمە و کریزەکە جدیدا چەوە ئەم بێژین متمانەت نۆڤبەرە دەسەڵاتێ و گەلدا نەمایە هەمان دەمداژی متمانەت نۆڤبەرە هێزێت ئۆپۆزیسیۆنێ و نۆڤبەرە گەلژیدا نەمایە گەلی گەهشتی وێ باوەرێک و سیاسەت درەوە سیاست نهونري ريخسنا جواكية يعني يتقنا قواصد دس جواك وأجر أوبوزيسيون دا صلاة بقريتا دست وأجر هزت نوكا يتكو دا صلاة دستا دا صلاة دسيوادا من بينيتن هر دو حالتا دا وكوية كا هيش بورينك وجديد شنو بيتن يعني بباوريا قال مجال سياسة داد مجال حزبات داد مجال حكمرانية داد یگهشتی حالت که گله که واسه بیمتمانایی هیچ کسی که نمایه حتی نوکجی هم وکو روزنامه وان یا وکو روشنبیر نویسر جی پاخوین ام بیشن رنگ گلک متمانات جوا که بمنه بیتن چونکه گلک جارا مثلا بابت که ده نویسیم یا دیداره که ده بینم از سوالت خود بینم بیجیتن یاش قصه بیمعنی متمانات خلکی گلک ببی کار سیاسی نمایه يعني از بيجم بياب السياسات دا بيدفيات يوي بفورمات كنا كعام هيا اف كسي نو كسياسات كان يعني اف كسي كو كاري روشن بيريد كان نويسينيت كان او خوش بيدفي مراجعة كو جدينة اف جواكا بيدفيات يوي بريق السنة هيا بيدفيات بهنده هيا كو سروشني بهتا اورغانيزا كرين ما بحثي سنديكو هندك بيوبيتي تركير و ام بیجین وقتی همید چمکن دستالاتیان همید و مزراو نشتیمانی خود بنا حزبی کرن الگور خواست حزبین دستالاتی و اف سندیکا و اف ایکتیت ام بحثید کن او جی باشا کن جوید یاردا حزبی کرنه شو دست خوش سیدا کاتمان برو کتایی روا تقرب الامام مستا کامیلو دوایش کاکشوان ماوسا كامل بله فرمو بشتر سؤالكم بو شوازه كرد ك لكوي مداخله لباري يعني روشي ازادي را دربرين والكشاني نارزاتي كومالاتي فرسندي لباري سنداتي و اوتي بناني هي بو سنتي رخصني يعني اما وكو مداخله شي كراوه دبي بزنابت بله پرسیارەکە چی بوو کات پرسیارەکەمە وە بوو کە لەوا بارودۆخێکە یعنی ئەم ینی پەرەسەندنی ناڕەزایەتیەکان لە ئاستی ینی لە ئاستی چەندایەتیە و قسەکردن لەبارەی چۆنێتە ڕووی بەدیل چ لە ئاستی سیاسیە لە ئاستە گشتیەکە و لە ئاستی ینی بینی چین و توێژەکان دوا کۆمنت دەگەن ئەم بارەیەوە مابێ بڵێ هەڵبەتە ئیتر ئەم مۆدێلە لە کۆکردنەوەی خەڵک لە ڕێکخراوی سیاسیە کە لە هەرێمی کوردستانە تا ئێستا هەبوو ئەم مۆدێلە کۆتایی پێهاتووە خەڵکی هەرێمی کوردستان هەموو جۆرە مۆدلەکانی حزبی سیاسی لە حزبی چەپ و حزبی ئەلمانی و حزبی ئیسلامی و هەموو حزابانەوە حزبە تێکەڵەکان و هەمووی تاقی کردەوە من پێم وایە ئەو مۆدلە کۆتایی هاتووە ئێستا دەبێت بیر لە شێوازێکی خۆڕێخستن بکەینەوە بۆ ئەو ناڕەزایەتیانەی کە تەواوی هەرێمی کوردستانی گرتوێتەوە و من قەنەعەتم وایە ئەم هێزە سیاسیانەی کوردستان مەرجی خۆیان تەجیل کردووە ینی ئەم سەرکوتکردنەی ناڕەزایەتیەکان ئەم سەرکوتکردنی خۆپیشاندانەکان تەنها تەجیلکردنی مەرجی خۆیانە لەبەرەوەی ئەمانە نانەوێت چاکسازیکەن چاکسازی واتە خۆ تەواوکردن یاخود خۆ کوشتنی تەواوەتی بەڵام سەرکوتکردنی ناڕەزایەتەکان و خۆپیشاندانەکان بزوتنەوە ناڕازیەکان کە
بە شێوەی ناڕێکخراو هەیە لە هەرێمی کوردستان جۆرێک تەجیلکردنی مەرجی خوانە بەڵام بەڕاستی نەوەیەک هاتۆتە پێشەوە ئیتر ناوێت گوێ لەو حیکایەتانە بێت کە سیاسیەکانی پێشووتر ئەحزابی سیاسی لە کوردستانە بۆی کردووە ئەوەی کە ناوی شۆڕژگەڕە بۆی کردووە و ئیتر نەوەیەک هاتووە هیچ بەڕاستی گوێ لە هیچ ناگرێەوە هیچ علاقەی بەڕابردووە نییە هەچی بارەگای حیزبی سیاسی هەیە ئەیسووتێنێ حکوومەت دەسووتێنێ بۆیە من قەناعەتم وایە پێویستی بە جۆرێک لە خۆڕێخستنەوە هەیە کە جیاواز بەس ئەمە چێبیکە کێ پێشڕەوایەتی کا کێ پێشنگایەتی کا لە ڕاستیە من ناتوانم ئەو قەرارە بدەمەوە حکومی بدەم بەڵام دەزانم کە ئێستا ضرورەتی خۆڕێخستنەوە هاتوۆتە ئاراوە لە بینی گروپە ناڕازیەکانە لە تەواوی شار و شارۆچکەکانە ئێستا جۆرێک لە تەفاهم و یاخود جۆرێک لە هاو سۆزی ناڕەزایەتی دروست بووە لە نێوان گروپەکانە بەس ڕێخستنەوەیان چێبیکە چێ پێشڕەوایەتیکە ئەمە پرسیارێکی جدیەوە بەشێکی زۆر کێشەکانی ئێمە نەبوونی دیسپلینە ئێمە ناڕەزایەتی دەرەبرین خۆپیشاندانەکان بەڵام لەبەرەوەی دیسپلینە لەبەرەوەی ڕێکخەر نیە بە نەتیجە بە ئاسانی سەرکوت دەکرێت. دەست خۆش مامۆستا کامیل کاکشوان لەبارەی ئەوەی جەناب لەسەرتا باس لە مەسەلەیە کرد کاریگەری با بڵێن وتاری شعبەوی لەسەر بزوتنەوە کۆمەڵایەتیەکان و هەندێک ئەزمموی سیاسی لاەنە ئۆپۆزیسیۆکان لە ڕابردوو جەنابەت لە ناو خۆپیشاندانەکانی سلێمانی وەکو ڕۆژنامە نووس تەختیەت دەکرد بۆ ئەوەی کە متابعەت کردبێ خوێندنەوە چیە بۆ ئەم بزوتنەوە کۆمەڵایەتی ئێستا هەیە پێ وایە کە بەم ئیجراعاتە ئەمنیانەی کە تا بە ئێستا کراوە ئەمە دەتوانێت ئەمە ڕابگری و ئێمە ئایا دەتوانین کە قسە لەسەر ڕێخست نەکرێ و کاری بێکەوەی یەکرێ بە کۆی لەم بەیان نامەیە ڕاگەیاندراوە یعنی ئەو ئەگارانە چین کە لە داهاتووە دەکرێت دەستی بۆ برێک کە هیچ دەبێت خەڵک بۆ پاراستنی خۆی یعنی بۆمانەوەی نەفەسێک لە ژیان دەستی بۆ باتن. بڵێ ئەزانی کاک هیوا دۆخی کوردستان لە ئێستا تەسەوری من لە بەردەم دوو ئەگەرشانەوەیە کە تامان دۆخی ئانی هەنووکەی ئەوەیە کە لەگەڵ بەغا ڕێبکەون و ئەگە لەگەڵ بەغا ڕێکەوتن تا ڕادەیەک بەشێ لە چین و توێژەکانی کۆمەڵی کوردی نەوعا جۆرە جێگریەک بەخۆی بینێ بەڵام ئەو حرەکەی کە چەند هەفتەیەک لەمە پێش هاتنە سەر جادا ئەو حرەکەی ئەوە نییە کە ئەو جێگیریە بەخۆی ببینێ ئەو حرەکەی هەمووی گەنجەکانی شێمووی لە بینی 15 ساڵ تا 25 ساڵ تا 30 ساڵ کەمی تیا بوو و ئەم گەنجانە بە تایبەتی وانەی قەزاو ناحیەکان و ئەم گەنجانە بێبەشن لە هەموو شتێ بێبەشن لە ژیانێکی شایستە بێبەشن لە دەرفەتی کار بێبەشنەوەی کە خوێندن بە ئارەزوی خۆیان بکەن ئێستا خوێندن ئێمە ئەزانین کە بەشێکی زۆری بۆ بە کەتی تایبەت بە تایبەتی لە زانکۆکان و پەیمانگاکانەوە ئەمە ئەم فیێ ناگرێتوانێت کە ناتوانێت بچێتە ئەو زانکۆ پەیمانگانی کە ئێوێت و یان دەرچووی زانکۆ پەیمانگاکانە ئیشی نییە ئێمە نزیشی تقریبا نزیک بۆتەوە لە 9 ملیۆن گەنجمان هەیە کە ساڵانە دەرچوون لە 2013 و 14 تا ئێستا دانەمەزراون چنە لە کەرتی تایبەتە کە توانای ئیستیعابکردنی ئەوەی نییەوە لە ناو کەرتی گشتیشە ئێمەی بینین کە خەڵک چۆن دامەزێت بەم شێوەیە ئەم کەرتە کە کەرتێکی زۆر بەفراوانەوە خۆڕسکەوە گەنجە لە دەرەوەی ئەم معادلە سیاسیە کە استقرار بەخۆی ببینێ بۆیە هەموو ساتوێک و هەموو کاتێک پێشبینی یەکرێ کە ئەم دۆخە جارێشکە بتەقێتەوانێ ئەوەی پێشبینی شەکرێ زیاتر لە ناوچەکانی سلێمانی بۆ بتەقێتەوە لە بەرەوەی لێرە تا ڕێدەیشی زۆر حکومت هەشە لاوازە مؤسساتی حکومت لاوازن و حکومت زیاتر هێزێکی مستەبید وەکو ناوچەکانی دووەکو هەولێر حکم ناکە بەسەریا چەند هێزێکەوە چەند پنتێکی دەسەڵات هەیە بۆیە زیاتر ڕووی لێرە تەقینەوەکات هەرچەنە من بۆ خۆم قەناعەتم وایە ئەوەی لە چەند مانگی لە مانگی تەمووز و ئابوانە لە زاپۆ و لە دووەکوانە ڕۆیان نا بە شێوەیەک گواستنەوەی ئەو ناڕزایەتیانە بوو بۆوابێ لە هەموو ئەم حاڵەتانە من قەناعەتم وایە ئەم هەموو کاتێک کوردستان پێویستی لەبەردەم ببوورن لەبەردەم ئەوایە کە ئەو دۆخە بتەقێتەوانێ وە گەنجانی سەرڕمەکەی بن بەڵام ئەمە چۆن ڕێکەخرێ ئەوە کەیشی ئەو نخبەی سیاسی و نخبەی ڕۆشنبیر و کۆمەلگای مەدەنیە کە چۆن بە شێوە لە شێوەکان بەژاریەکی سیاسی فکریەکان لە ڕوونکردنەوەی ئەم بزوتنەوانە و مەدای ئیشکردنی وە پێکەوە ئەمانە ئەکرێ بە سەدان و بە لەوانەیە بڵێن بە سەدان کۆڕ و کۆبوونەوە لە
شارەکان و لە قەزا و ناحەکانە بکرێت بۆ ئەوەی کە ئەم فکرێتە بەلور کات ئەمە چێئیکا و چۆنەکرێ بەڕاستیەوەی هێزی سیاسیە ئیشی خەڵکی ئەو نخبەی ئێمەمانانە نییە من هیوادارم ڕۆژە لە ڕۆژان ینی بەم نزیکانە هەتا دۆخەکە لە دەست دەنەچێت چونکە دۆخەکە ئەوەشیە لە دەست دەچێت ینی ئەم لەسەر ئاستی بەغا و هەرێمایەتی و هەم لەسەر ئاستی ناوخۆش چەند پەلە بکرێنەوەی کە ئەم هێزانە کۆ بکرێنەوە وشارکردن مەدای ئیشکردن و چالاکیان چۆنەوە چۆن گۆڕانکاری یەکرێ یعنی ئێمە دوورمەڕۆ ئێمە باسی پەرلەمانکە ڕاستە پەرلەمانێکە لە هەموو ئاستەکانە لاوازە بەڵام ئەم پەرلەمانە بەشی ئەوەی تایە ینی کە بتوانێت ناڕزایەتی دەربڕێ لەو ماوەی پێشوە قسەیان کرد کە کۆبوونەوەی لەسەر ئازادی ڕۆژنامەگەری و ئازادی بیرڕا بکەن کە جگەی داخە پارتیۆچیتی ملیانەیە بەڵام ئەکرێ ئەمە بکەی بە ئەولەویات مەبەستم ئەوەیە بە شوی لە شێوەکان ئەکرێت تۆ دیفاع لە سوود لە هەموو پنتێک وەرگری هەم لە پەرلەمانتەوە هەم لە ئەنجومەنی دادوەریتەوە هەم لە داواکاری گشتیتەوە هەم لە دەستەی نەزاهەتەوانەیەوە لەسەر ئاستی جەماوەری لەسەر ئاستی هێزە سیاسەکانی دەرەوەی پارتیۆچێتی حتا لەسەر ئاسی دەنگە ناڕازەکانی ناو یەکێتی پارتی کە هەن بە دڵنیایەوانێ بۆیە ئەم تابلۆیە زۆر گەورەیە و ئیشارەتم پێیا چێ ئیدارەیەکا و چۆن ڕێکە خرێ و چۆن ئەکرێ گۆڕانکاری بەم دۆخە بکات بە تەسەوری منەمەیشی سیاسەکانە سپاسەکان خۆش ڕاستیە ینی ئەمە مداخلەی کۆتایی منە بێ زۆر بە کورتی ینی تەنیا سرنجی خێرا باسەکەمی ژۆ یەکەم ئەم ناڕزایەتیانەی لە ناو کوردستانە لە ڕۆژنامە ینی بەرهەمی یعنی ئەم ناڕزایەتی کۆمەڵایەتی ئێستا هەیە شەرعیەتی لە هەناوی ئەو سیستەمە لە دەسەڵاتدارەتی وەرگرتووە بێگومان کۆکم لەسەرەوەی کە بە ئیجراعاتی ئەمنی بە بڵاوکردنەوەی ترس و تۆقاندن ڕاستیە ڕێگای پێناگیرێ ئێمە ئەزمموی دوور و نزیکمان لە مێژووی مرۆڤایەتی هەیە کە حرەکاتی ناڕزایەتی کۆمەڵایەتی ناتوان دێ لە ڕاستیە تا سەر ڕێگای پێبگیرێ و لە هەمان کات لە ڕاستیەدی بەدیدی شتریژە مەسەری ئەم ناڕزایەتیانە کۆمەڵاتیانە بکەین ئەمن پێم وانی ئەمە وەکو یعنی کردەوەیەکی حەسم بێ یعنی لە یەک کردەوەیە ئەمە پرۆسی یعنی ئەمە سەردەمی ڕەبایەگرتن نییە ئەمە پرۆسەیەکی بەردەوامە لە ڕاستیە لە ئەنجامی بەردەوامبوونی وە خۆی ڕێگای تێکۆشانی خۆی لە ناو کۆمەلگا من پێم وایە دەدەوزێتەوە بە هەموو ئەو سرنجانی کە ئێمە باسمان کرد لە خاڵی دووەمە لە ڕاستیە من پێم وایە ئەگەر مۆدێلێک لە حزبی سیاسی شکستی هێنابێ وەکۆی پارتیوێچێتی یان هەندێک لە هێزە سیاسەکانی تریش لە کە بوون بە کۆمپانیا و کاری بزنسی دەکەن و بووەوە دینێکی ئۆلیگاریشی حزبیشی خۆداوە لە ڕاستیە بەڵام پێم وانە ئێمە ئەزمونێکی تر یعنی ئێمە لە دەرەوەی تەحەزوب بۆ ئەو بەشەی کە پەیوەندی بە کاری سیاسی وەیە من پێوانی ناتوانین کۆمەلگا بەڕێوە بن وەکەوەی لە ئەوروپایە خاڵی دووەمەوەیە کە ئێمە چۆن لە گوتارەکانمانەوە لەو بزنەوەی کۆمەڵایەتێ دەگەینە ئەو ئاستەی کە دیدگایەکی ڕوون و لیستێک لە داواکاری جەوەریمانە بێت لە ڕاستیە وەکو ئەو ناڕزایەتیانەی بەخا نەبێ کە بە هەمان دیدێکی لیبرالیەوە لە جێگای داواکاری جەوەری دروست بکاتن لە کاتێکە کە دۆخی خۆپشاندران لە دۆخی باڵێن پەرتەوازایی بوو بێگومان کە پەرتەوازە و مەوسومی و ناڕێکخراو بێ دەزوەردانی زیاترە بێ ئێمە بینیمان قانونێکی انتخابی خراپتر و ڕەبسکردنی تەنانەت ئەنجومەنی پارێزگاکانیشی لێکەوتەوە لە کاتێکەمە پەیوەندی بە ژیانی خەڵکەوەیە بە تێگەیشتنیمە زۆر گرینگە ئێمە بیر لەوە بکەنەوە کە ئەم داواکاریانە چۆن داواکاری ڕادیکاڵە بن و لە ئاسی سیاسی و ئابووری ئێمە نموزەزێکی پیاواز دروست بکەین بۆی جۆرێک لە خۆ بەرهەمهێنانەوە و دروستبوونی ناومێدی بەرهەم نێنین وەکۆی لە خۆپشاندانەکانی کوردستان بەرەمات بێگومان قسەکردن لەسەر ناڕزایەتی کۆمەڵایەتی لەسەر ماف و ئازادە سیاسیەکان تێگەیشتنی زۆر و لە گۆشە نیگای جیاوازەوە ئەوا بڵێن سەری ئەم بابەتانە دەکرێت و پێمانی ئێمە قسەمان کردوێت کە لەم بەرنمەیە هەموو شتمان باس کردێت بەڵکو چەند سەر قەڵەمێکمان ڕژاندووە سوپاس بۆ هەر یەک لە بەڕێزان کاکشوان بەڕێوەبەری دەستگای سپی میدیا و هەروە جەمال چەرکی ڕۆژنامەنووس مامۆستا کامین عومەر مامۆستای زانکۆ ماندوومان کردن کاتێکی زۆر لەگەڵمان مانەوە سوپاس بۆ بینەران کە کۆمەڵێک کۆمنت هاتووە زیاتر ڕێئی بۆ لە ڕاستیان دێ لەوانە لەسەر شاشە دەرخرا بەڵامە داخۆ ناوی کەسەکان گرفتێکە بوو دەرنەدەچوو هیوادارم بینەران لەگەڵمان بن و پاڵپشتی و سبسکرایبی کەناڵەکان لە خوارەوە بکەن ئەگەر لەلایەن گرنگە کە متابعی کەناڵەکە بکەن تا ئەڵقەیەکی تر کاتێکی خۆش بۆ هەموو لایەک کاتێکی خۆش